بەناوی خوای گەورە بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەرانی ئازیزی بەرنامەی پەیامی ڕۆژ و کەناڵی ئاسمانی پەیام لە هەر کوێیەگەن جوانترین سڵاوتان لێبێ و بەیانیتان باش خۆشحاڵین لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی پەیامی ڕۆژ لەگەڵ هاوکارم کاک جەلال بە خزمەتیەوەی عزیز و خۆشەویست شاد دەبینەوە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی پەیامی ڕۆژتان پێشکەشەکەین وێ دەکەین کۆی بڕگە و بابەتەکانی ئەمڕۆژمان جێی ڕەزامەندی خوای گەورە و پاشان سوود و ڕەزامەندیەوەی عزیز و خۆشەویست بێت. زۆر سپاس. بینەرانی عزیز سڵاوی خوای پەروەردگارتان لێبێت. بڕگە و بابەتەکانی ئەمڕۆمان پێک هاتوون لە سێ بڕگەی سەرەکی وەک هەمیشە کە بڕگەی یەکەمیان قسەکردنە لەسەر بەرهەمە ڕووەکیە سروشتیەکان ئەوانەی کە بەتایبەتی لە پاییزدا پێدەگەن وەکو گۆیش وەکو قەزوان وەکو بادەم ئەوانەی کە لەم وەرزەدا بەتایبەت پێدەگەن سوود و قازانج و کاریگەریەکان چییە لەسەر تەندروستی مرۆڤ. تەوەری دووەمە قسە لەسەر چالاکیەکانی لەقی کەرکووکی دەستگای نووری حکمەکە لە ماوەی 10 ساڵی ڕابردوودا ئەو کار و چالاکیانە چین ئەنجامیداون چکە تەمەنی ئێستا بووەتە 10 ساڵ یعنی سنتەری نووری حکمت والیوێتی 10 ساڵ لەمە و پێش لەقێک لە کەرکووک بکاتەوە کە قسە لەسەر کار و چالاکیەکانیان دەکەین. تەوەری سێمان قسەکردنە لەسەر پێویستیاتی یەکپۆشی لە زانکۆ پەیمانگاکان ئەگەرچی وەزارەتی پەروەردە بڕیاری یەکپۆشی لە قوتابخانەکاندا دەرکردووە کە ئەمە بە هەموو لایەک بە شتێکی باش و ئەرێنی ناوزەدی دەکەن بەڵام ئایا ئەو هۆکارانەی کەوای کردووە وەزارەتی پەروەردە بڕیاری یەکپۆشی بدات تا چەندە هۆکارەکان زیاتر پێویستە یا دەردەخرێن لە ناو زانکۆ پەیمانەکاندا و پێویستیات یەکپۆشی لە زانکۆ پەیمانەکاندا چین کە میوانێکی تایبەتمان دەبێت لەسەرم تەوەرەش قسە و گفتوگۆ دەکەین جگە لەمانە چەندین راپۆرت و زانیاریمان هەیە کە پێشکەشتان دەکەین بۆ هیوایی کە تا کۆتایی بەرنامە لەگەڵمان بن بۆی کە سوود و زانیاریتان پێ بگەێنین. تەوەری یا بڕگەی یەکەمی بەرنامەکەمان وەک هەمیشە پێشبینی کەشوهای شار و شارچەکانی کوردستانە با پێکەوە بینەری بین. بێگومان ئەواڵ و گۆڕی کە بەسەر نرخی دراوەکان دادێ بۆ بەشێ لە هاوڵاتیان لە هەرێمی کوردستان گرنگ و جێی بایەخە و هەمیشە هاوڵاتیان وەکۆڵێ بە تاسوخەوە سەیری ئەو گۆڕانکاریانە دەکەن کە بەسەر نرخی دراوەکانەوە دێت. با پێکەوە بینەری ئەو بڕگەیەش بین کە بریتە لە بڕگەی نرخی دراوەکان.
دوای هێرشەکانی تورکیا بۆ سەر ڕۆژاوای کوردستان و هەڕەشەی ترامپ و ئەمریکا بۆ سەر ئابووری تورکیا چاوەڕێی دابەزی نرخی لیرەی تورکی بوون، بەڵام تا ئێستا هیچ گۆڕانکارێکی بەسەردا نهاتووە. بڕگەی دوای نرخی دراوەکان بڕگەی یادەوەریەکە ئەو ڕوودا و مێژوە گرنگانەمان بیر دەخاتەوە کە لە ساڵانی ڕابردوودا ڕوویان داوە. با پێکەوە بینێری و بڕگەیەش بین. بیستیدەی ساڵی 1920 مەولانا خالیدی ناقەشبەندی وەکو یەکێک لە کەسایەتیە ئاینیە دیارەکانی کورد و ڕێبەری تەریقەتی ناقەشبەندی لە کوردستان لەلایەن دەسەڵاتی سیاسی بابانەکان و خودی شێخ مارفی نۆدێوە لە شاری سلێمانی وەدەرنرا و نافی دەرەوەی وڵات و هیندستان کرا. مەولانا خالیدی ناقەشبەندیش بەهۆی پاراستنی برایەتی و نێوان موسڵمانان بەبێ هیچ کاردانەوە یەکشارەکەی بەجێهێشت و لە غەریبی و ئاوارەییدا مایەوە تا سەرنجام لە وڵاتی شام کۆچی دوایی کرد و هەر لەوێش بە خاکسپێردرا. بیستیدەی ساڵی 1970 کۆچی دوایی هونەرمەندی میلی کورد تایر تۆفیق لە تەمەنی 65 ساڵیدا ناوبراو ساڵی 1922 لە شاری کۆیە لەدایک بووە. بیستیدەی ساڵی 1990 عەبدوڕەحمان وەحیدی سەرۆکی حیزبی زانایانی ئیسلامی ئیندۆنێزیا بووە سەرۆکی ئەو وڵاتە و لە پۆستەکەیدا مایەوە تا 23 حوتی 2001 کە تێیدا وڵاتی بەرەو خۆشگوزارانی و بەرەو پێشبردننی کەرتی ئابووری و کشت و کاڵی برد و وڵاتی لە قەرزی وڵاتانی تێر ڕزگار کرد. بیستیدەی ساڵی 1970 مۆرکردنی ڕێکەوتنامەی مۆدرۆس کە بە شێوەیەکی فەرمی کۆتایی بە جەنگی جیهانی یەکەم هێنا لە نێوان بەریتانیا و عوسمانیەکان بە کشانەوەی عوسمانیەکان لە مووسڵ و ناوچەکانی دەوروبەری بۆ بەریتانیا. بیستیدەی ساڵی 2011 کوشتنی موعەمەر قەزافی سەرۆکی 42 ساڵی گەلی لیبیا لەلایەن شۆڕژگێڕانی وڵاتەکەیەوە، ئەوەش بەهۆی ڕاپەڕینی بەهاری عەرەبیەوە کە زۆربەی زۆری دیکتاتۆرەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی بە چۆکداهێنا و تێیاندا موعەمەر قەزافی کە زۆرترین ماوەی تەمەنی لە کورسی دەسەڵاتدا مایەوە. موعەمەر قەزافی فەرماندە و ژەنەراڵێکی سەربازی لیبیا بوو. ساڵی 1969 هەستا بە کودەتایەکی سەرکەوتوو بەسەر دەسەڵاتەکەی مەلیک محەممەد ئیدریسی سنەوسی و جڵەوی دەسەڵاتی لیبیای گرتە دەست و ئەو کودەتایش پاشتر بە کودەتای فاتح لە لیبیا ناوی دەرکرد. موعەمەر قەزافی لەو ڕۆژەوە تا مانگی 11 ساڵی 2011 سەرۆکی ئەو وڵاتە بوو کە دەکاتە 42 ساڵی تەواو پاشتر لە بەهاری عەرەبیدا و لەلایەن شۆڕژگەڕانی ئەو وڵاتەوە کۆتایی بە دەسەڵاتەکەی هێنرا و لە گوندێکی نزیک پارێزگای ثێرد کوژرا. بەڵێ ئازیزانم، وەک ئاماژەمان پێکرد تەوەری یەکەمی بەرنامەکەمان قسەکردنە لەسەر بەرهەمە ڕووەکیەکانی وەرزی پاییز کە بێگومان سروشت و جوگرافیای کوردستان لە وەرزی پاییزدا بەخشەری بەشێ لە بەرهەمە ڕووەکیە بە چێژ و بە سوودەکانن، هەر لە گۆیژ و قەزوان و بادەم و بەڕوو هەندێشتی دیکە کە بۆ تەندروستی مرۆڤ و بۆ چێژ و بەسەربردنی کاتەکانی مرۆڤ بە سوودن. بێگومان ئێمە زیاتر ئەمڕۆ فۆکس دەخینە سەر گۆیش، ئەو بە سوودە تەندروستی و چێژە تایبەتەی کە گۆیش بە تایبەت هەردوو ڕەنگی سوور و زەرد ئەی بەخشێ بە مرۆڤ، وە لە ئێستاشدا لە بازاڕەکانی هەرێمی کوردستان بە جۆرێکی بەرچاو بە ڕێژەیەکی بەرچاو گۆیش دەفرۆشرێ و بەرچاو دەخرێ. گۆیش درەختێکی وەرزی خۆڕسکە و شێوەکەی دڕکاوی و چەتریە لە کوردستان و لە ناوچە شاخاویەکان دەڕوێت بە تایبەت و شوێنانی کە پلەی گەرمیان نزمە. بەرهەمێکی زۆر بەسوود و بەچێژە و ئەگەر وەکو درەختەکانی ترپەرەی پێ بدرێت و بڕنوێنرێت دەبێتە بەرهەمێکی نایاب و دانسقە بۆ ئابووری وڵات و چارەسەری تەندروستی. گۆیش خواردنێکی بەسوودە و لە بازاردا بە شێوێکی بەرچاو دەفرۆشرێت. دەوڵەمەندە بە ڤیتامینەکان و مادەی ئاسن و کالسیۆمی زۆری تێدایە. دوو جۆر گۆیش لە سروشتی کوردستاندا دەبینرێن کە ڕەنگی سوور و زەردە و سوور کەمتر و زەردیش زیاترە. گۆیژی زەرد درەنگتر پێدەگات و بەرگەی مانەوەی زیاتر دەگرێت بە تایبەت بەرامبەر بە سەرمە. بۆ قسەکردن لەسەر
کۆی بەرهەمە پاییزیەکان کە ئێمە لە وەرزی پاییزدا بینین و خەڵکی بۆ کۆکردنەوەیان یا بەدەزێنانیان ڕوو لە ناوچە شاخاوەکانەکەن و بە زیاتر سوودە تەندروستیەکانی گۆیش میوانداری وەکۆل شارەزایەکی بواری چارەسەرە ڕووەکیەکان یا بەرهەمە ڕووەکیەکانمان کردەوە ئەویش بەڕێز جەلال سەید کەریم وتەبێژی کۆمەڵەی ڕووەکناسانی کوردستان. کاک جەلال زۆر بەخێر بێ و سپاس بۆ ئامادە کامانەن ئەو بەرهەمە پاییزیانەی کە ئێمە ساڵانە لە هەرێمی کوردستان خەڵک سوودمەند نەبێ پێیان یان بەونە بەجۆی لە جۆرەکان سوود لە تام و سوودە تەندروستیەکەیان وەرەگرێ. سەرەتا بە ناوی خۆی گەورە مێهرەبان دەستان خۆش بۆ ئەم بەرنامەی و بڕگەی تەندروستیش. بەرهەمە پاییزیەکان ئەتوانین بڵێین زۆرن بەتایبەتی لە شوێنێکیان وڵاتی وەکو کوردستان کە ژینگەکەی دەوڵەمەندە بە هەموو جۆرە ڕۆچێک و ژینگەی کوردستان وا هەڵکەوتووە کە هەموو جۆرە زەویەکی تایە بۆ ڕواندنی ڕووەک هەر لە شاخ هەر لە دۆڵ هەر لە نیمچە بیابان با بڵێن لە باشوور و باکوورەکەی. ئەلبەتە بەرهەمە پاییزیەکان خی گەورە بەوە جای کردوونەتەوە کە بەرهەمگەلێکی تایبەتن و ڕنگدارن وەکو گۆیش وەکو جۆرەکانی گۆیش یان وەکو بەڕوو یان وەکو شۆکە کە پێم باشە بەرنامێکی تایبەتی لەسەکەن چکە شۆکە لە گەزۆ دروست دەکرێەوە بەرهەمێکی زۆر زۆر نایاب و تایبەتە بە وڵاتی خۆمان لە هیچ شوێنێکی تر نییە ئەتوان بڵم تەنها لە سلێمانی هەیە گەزۆ کە دواتر شۆکەی لە دروست دەکرێت. ئەمجا ئەم بەرهەمانەی کە لە پاییزە هەن خی گەورەوای دروست کردوون کە بەهۆی بوونی مادەی فلاڤۆنۆید ئەم مادانە و چەند ڕەنگێکی تریش و دەوڵەمەندیان بەهۆی بە ڤیتامین سی ئەسکۆربیک ئەسید ئەمەوا کات کە دژە ئۆکسان بن و دژە هەوکردن بن و بەرگری لەش بەهێزکەن. ئەم ئیژەی خی گەورە لەگەڵاوەیە کە گرێتەکەم بەرەوەرزی پاییز و زستان و سەرماچین بۆیە خۆڕستکانە واتە فتریان ئەو کەسانی کە چن بەرەوەرزی پاییز ئەگەر بێت و بەرهەمە پاییزیەکان بەکاربێنن واتە میوەکانی وەکو زرەمانیەکان و پرتەقاڵ و لالەنگی ئەوانیان بەرهەمەکانی تریوک و گۆیش ئەگەر تۆ هەر میوە و بەروبوومێکی ئەو وەرزە لە کاتی خۆیان بخۆی خی گەورە ژیانی مرۆڤی وا دروست کردووە کە خۆی ئەو بەرهەمە چارەسەری ئەو نەخۆشیانە بکا کە لە وەرزای توش دەبێ وەکو چۆن لە هاوینا بە بڵین کاڵە گوشوتی و میوە ئەودارەکان هەیە لە پاییزیشە ئەو میوانە زۆرن کە ڤیتامین سیان زۆرتایە کە یارمەتی هەڵبژینی پێکاتەکانی خۆراکی ترەدەن بەرگری لەش بەهێزەکەن وا لێ دێ کە تۆ ئەگەر بێت و گۆیش زۆر بخۆی بۆ منە لە پاییزە تۆ بۆ ماوەی 5 بۆ 6 مانگ تۆ بە دوور ئەبی لە هەموو پەتا و هەڵامەت و نەخۆشیێکی ڤایرۆسی کە لە پاییزا توش دەبێت. گۆیژی هیچێکە لەو ڕۆک و بەرهەمە بە نرخانی کە لە کوردستانی خۆمانە زۆرە و خەڵکانیش زۆرتر بەکاری هێنن بە تایبەتی بەرەکەی ئەگەر چی خۆی با بڵین گەڵاکەشی هەر بەکاردێ بەڵام لە هەمووی گرنگتر گوڵاکەیەتی کە بەداخۆتا ئەسە لە ئێمە کاری لەسەر نەکراوە. کامەیە گوڵەکەی و سوودە تەندروستیەکانی گوڵەکەی گوڵی گۆیش لە ڕووی پزیشکیەوە ئەڵبەتە ئێمە پێویستە ناوی گۆیش ناو علمەکەی ناوی ڕۆکەکە کراتاگیۆس ئۆکسیکانتەس ئەوە ناوی ڕۆکی با بڵین ناوی علمی ڕۆکەکەیە کە پێتر ناوی زانستی اسم العلمی یان ناوی یۆنانیشی پێوترێ. ئەم ڕۆکە لە سەرتاسەری جیهانە نزیکەی 200 جۆری هەیە لەم وڵاتانەی خۆمان عێراق و ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەیان جۆری هەیە هەموو 200ەکەنی بەڵام زیاد لە 20 بۆ 30 جۆری هەیە. ئەو جۆری کە لە کوردستان هەیە یان چەند جۆری کە لە کوردستان هەیە توانین بڵین یەکێکن لە دەگمەنترین جۆرەکانی سەرتاسەری جیهان کە لە ڕووی پزیشکی و سوودێکی زۆر زۆری لێ وەرەگیرێت بە تایبەتی بە پلەی یەک گوڵەکەی کە گوڵێکی سپێگرێت. ئەو گوڵا لە وڵاتانی پێشکەوتوو دەرمانی لێ دروست دەکەن دەرمانێکی کارگەکانی دەرمان کە بەداخەوە لێرە ئێستا ئێمە کارگەکانمان ینی چەند یەک دوو کارگەی دەرمان هەیە لە کوردستانە کە ئەتوانین بڵێن کەمتر ئیش لەسەر ڕۆکە پزیشکەکانەکەن بەداخەوە زیاتر کار لەسەر دەرمانی کیمیاوی و ئەوەی پێکاتە دەستکردەکانەکەن. ئەگەر بێت و ئەم گوڵا لە دەرمانسازیە کاری لەسەر بکرێت چەندین مادەی چالاکی تایە وەکو فلاڤۆنۆیدەکان وەکو کیومارینەکان گلایکۆسایدەکان ئەمان هەمی مەوادی چالاکی ناو ڕۆکە پزیشکەکانن ناو دەرمانەکانن بەواتایەکی تر. ئەم گوڵا گەرکاری لەسەر بکرێت ئەم گوڵە لە جیهانە پێوترێت دۆستی دڵ
دۆستی دڵ یعنی هاوکاری دڵ ئەو کەسانی کە نەخۆشی دڵیان هەیە ئێمە ناڵێن لێرە بڵۆن بڕۆنگوڵی گۆیش لێکەنەوە بیخۆن نەخێر ئەوە بێ کەسێکی پسپۆر دەستێکی شارەزا و ئەکادمی ئەو گوڵانە لێکرێتەوە لە سێبەر هەوشکە کرێتەوە لە کارگەیە بە چەند طریقەیە بە چەند ڕێگایەکی ئەکستراکتی پێوترێ واتە پاڵفتەکردن ئەو گوڵە مادە چالاکەکەی ناوی دەرەکرێ ئۆکرێ بە دەرمان جا بە شروع بێ بە حەبێ بە کەپسول بێ بە هەر شێوازێکی تری دەرمانسازی بێ دەرمانی لە دروست دەکرێت باشترین جۆری دەرمانەکانی دڵ کە سایدیفکتیان نییە واتە دەراویشتەی خراپیان نییە لە گوڵی گۆیش دروست دەکرێت زۆر باشە کاکچەڵە زۆر جار لە کوردەواری خۆمانە هەندێک گوڵی سروشتی تر هەندێن دەیکوڵێنن دوای ئاواکەی وەکو چایی بەکاری دێنن ئایا تاشێشی ئەمە ناتوانێت گوڵی گۆیش بەم شێوازە ڕێکارێک شێبێ بەکاری بێن ئەتوانێت بەڵام لەبەرەوەی کە دڵ ئەندامێکی زۆر زۆر هەستیارە لە لەشی مرۆڤ و توانین بڵین ترومپایەکی بەهێزە و کارەبای لەش و خوێنی لەش ئەو دابینی ئەکا باشتر وایە ئەو ڕۆکانەی کە دەرمانین لە زێر چاودێری کەسێکی شارەزایە بەکار بێت بۆ نمونە کەسێک بێت یان بڵین پزیشکێک لێی بزانێت نەخۆشیەکی پەتایی جیازە لە ئازارەکانی دڵ بۆ نمونە لە کەسێک شارەزای یا دەرمانیا هەبێ بزانێ بڕ و پێکاتی ناو گوڵی گۆیش چییە لەژێر چاودێری کەسێکا بەکاری بێنین ئەتوانین ڕۆژانەوە کوچا بخۆینەوە گوڵی گۆیش بەڵام ئەو کەسانی کە نەخۆشی دڵیان هەیە باش نییە بەکاری بێنن لەبەرەوەی لەوانەیە لێدانی دڵ خێراب کات کە بۆ نەخۆشەکەی خراپ بێ ئەگەر چی با بڵین بەهێزکەری دڵە ئەو کەسانی کە کێشەی فشاری خوێنیان هەیە چاوریان هەیە قەڵەون دڵیان ناتەواوە دەرمانێک لە گوڵی گۆیش دروست دەکرێت بۆ کەسانە کە با بڵین نەخۆشی دڵیان هێمەگشتی بەڵام باشتر وایە بە پرسوڕاوش دەگەر کەسێکی شارەزا ئەم گوڵە بەکار بێت بەڵام بەرەکەی با بڵین تۆ بەرەکەی بەری گۆیش وانە ڕۆژانە هەموو کەسێک دەتوانێت مشتێک واتە 50 گرامێک زیاتر بخوا لەبەرەوەی ئەو مشتە لەوانەیە 50 گرامە 25 گرامی ناوکەکەی بێت کە ناخورێمە فڕێ دێنەوە و لە 75 بەری گۆیش ئاوە 25 با بڵین مادەی فعال و وشکە ئەو 25ش ئەگەر تۆ با بڵین نیوەی ڕۆی نیوەی تۆکەی بردی ناوکەکەی نیوەشی با بڵین سەیەکی ئاوەکەی بردی لەوانەیە 5 گرام بمێنێتەوە 5 گرام ئاساییە تۆ ڕۆژی 50 گرام لە گۆیش بخۆی 5 گرام مادەی فعال دووەرگرتووە زۆر شتێکی ئاساییە زۆر باشە هیچ مادەیەکی چۆری تێدایەوەکۆی کە بۆی کە بڵێن ڕۆنی گۆیش بەکاربێنین یا ڕۆنێکی تایبەتی نانا ڕۆنی لێ ناگیرێت گۆیش بەڵام دەکرێت لە گوڵەکەی و لە گەڵاکەشی ئاو بگیرێت ئاوی گۆیش بگیرێ بە طریقەی با بڵێن دڵۆپاندن طریقەیەکی دڵۆپاندنی پێوترێت لە کۆنا بەکار هاتووە بەڵام ئێستا ئەمێری تایبەتی هەیە ئەویش ئەوەیە ئەو ڕووەکە ئەکوڵندرێت لە ئەمریکی تایبەتە ئەو ئامێرە با بڵێن دوو بەشە بەشێکیان کە گەڵای گۆیژەکەی تیەکەی ئەبێ بە هەڵم ئەو هەڵمە بە ناو بۆریە کارڕا سار دەبێتەوە بەرهەمێکمان دەستەکەی پێوترێ ئاوتک یعنی با بڵێن مقەتەر واتە دڵۆپێنراوی ئاوی گۆیژە ئەوە مادە فعالەکانی تایە با بڵێن گەڵاکەشی بەجیا ئەگەر باسی بکەین گەڵاکەی زیاتر بۆ کێشەکانی بەرزی فشاری خوێن بۆ چالاکردنی گورچیلە بۆ هەوکردنی گورچە و میزەڵدان بۆ بەرد و ڕەمڵ و هەوکردن زۆر باشە جیاوازی لە نێوان گۆیژی زرد و سوورە هەیە لە خاصیت و تایبەتمەندیەکان لە ڕووی با بڵێن زانستی کشت و کاڵەوە بەگشتی ئەو ڕۆکانە یاخود ئەو بەروبوومانەی کە ڕەنگەکەی هەتا سوورتر بێت تۆختر بێت یان ڕەنگەکەی با بڵین گەشا و جوانتر بێت ئەوە لە ڕووی مادەی چالاک و دەوڵەمەندترە مادەیەکی تری پێوتر لایکۆپین کە لە تەماتەیە هەیە ئەو مادەیە لە وڵاتانی پێشکەوتووە لە کەرتی دەرمانسازیە با بڵین دژی شێرپەنجە دەرمانی لێ دروست کراوە ینی دەرمانی دژە شێرپەنجان لێ دروست کردووە و دژە ئۆکسان پێوتر ئەنتی ئۆکسیدانت و دژە پیربوون دژە چلۆچی پێست مادەی لایکۆپین کە لە گۆیژی سوورە هەیە لە زەردەکان نیە ئەمی کە لە گۆیژی سوورە هەیە مادەی لایکۆپین کە شەر فلاڤۆنۆی دێکە دیسان ڕەنگێکە با بڵین ئەمە کە لە گۆیژی سوورە هەیە لە تەماتەشا هەیە لە ئەو بەروبوومانەشی کە ڕەنگیان سوورە هەیە ئەم مادەی لایکۆپینە کەواتە ڕەنگە سوورەکەی لە ڕووی دەرمانسازیە و باشترە لە ڕەنگە زەردەکەی هەندێک شوێن پێکهاتەی گۆیژ لە درەختەکەی و لە شکڵەکەی جیاوازە لەوەی کە لە کوردستاندا هەیە ئایا ئەو جیاوازیەش لە ناوڕۆک و لە تایبەتمەندیەکە دروستە بێت؟
خۆی لە ڕووی بابلین جیاوازیەکەیەوە ئەتوانین بڵێن جارێکی تر کە مرۆڤ بەداخەوە دەستکاری سروش دەکایان دەستکاری ئیشیخوای گەورە کات هەڵەیەکی گەورە کات حەکیمە کۆنەکان پزیشکە کۆنەکانی وەکو بنووسینا و ئەبوقرات و ڕازی و ئەمانە کە لە هەزاران ساڵ پێشە سەرژیاون و تویانە باشتر وایە مرۆڤ لەو بەروبووم و ڕۆکانە بخوا کە لە خاکەکەی خۆیان ئەڕوێت لەبەرەوە ئێمە لەم خاکە دروست بووین و ڕۆکی ئەم خاکە بۆ ئێمە باشە کەوات ئێمە تا گۆیژی خۆمان تا جاترە تا بۆ نمونە نەعنا تا پونگەی خۆمان وەستا بێت باش نییە سوود لە ڕۆیکە وەرگرین کە لە وڵاتێکی ترەوە دێت ئەمە لە ڕووی شمولی هەموو ڕۆکەکانی تریش دەکاتە هەموو ڕۆیکێک هەموو بەروبوومێک کە لەو خاکەی ئێمە ڕوا باشتر وایە خۆمان سوودی لێوە بگرین و بۆ نەخۆشەکان ئێمە ئەو ڕۆکە دەرمانە لاوانێ ڕۆیکی وڵاتێکی تر دەرمان نەبێ بۆ ئێمە ئەو پێکاتی کە لە لەشی ئێمە هەیە ئەو کانزایانە لە لەشی ئێمە هەیە کە لەو خۆڕە دروست بووینە هەتا کۆتایی تەمەن لەگەڵمان ئامێنێتەوە ئەو ڕۆکەش هەر لەو خاکە دروست بووە واتە ڕۆک خۆی کە بڵێن ڕۆکێک کە ئەچێندرێت یان ئەڕوێت خۆڕەسک چیەکات تیشکی خۆر وەرەگرێت با بڵین ئۆکسسیجین وەرەگرێت وانە دۆمۆکسیدی کاربۆن وەرگێ ئۆکسسیجینە داتەوە لە خاکیشەوە کانزاکان وەرەگرێت کە ئاوە درێت لەگەڵ ئاوە ئەو ڕۆکەش هەر لەو خاکە دروست بووە ئێمە باشتر وایە سوود لە ڕۆیکی خۆمان وەربگرین ئایا بە خواردن بیان بە دەرمان بێت کەواتە ئەوەیە خۆراکی ئێمە ئەوەیە دەرمانی ئێمە ئەمە لە ڕووی با بڵین پزیشکی میلی کۆنی میلەتانەوە باسەکان قسەیە ینی شتێکی علمین زۆر باش ئەتوانین پەرە بە گۆیش بدەین ئەوەندەی کە لە شاخێسە بیاینە ناو باخچەکانمان و ناوڤێلەکانمان ئەزانی چۆنە کاک جەلانجان ئێمە ئەگەر بێت و تۆ هەموو کەرتێک بە سێ قۆناغا ئەڕات هەر بەروبوومێک بێنە کشت و کاڵ پیشەسازی بازرگانی ئەگەر بێت و ئێمە بیر لەوە نەکەینەوە کە دەرچێک بدۆزینەوە کە ئەو ڕۆکە بازرگانی پێوە بکەین واتە کڕنی فرۆشتنی پێوە بکەین یان کارگەیەک نەدۆزینەوە کە پیشەسازی لەسەرکەین تۆ بەروبووم زیادکەی چی لێ ئەەکەیت ئەو کاتە بەداخەوەکو جودیارەکان خۆ بێبی ڕێژین پڵ بکەینەوە کە چەندین بینی ناخۆشمان بینیوە ڕووداوی ناخۆش لەسەر ئەوانە کەواتە بێ جارێ وەکو حکوومەت یان وەکو کەرتی تایبەت بیر لەوە بکرێتەوە کە پیشەسازی گۆیش دروستکەین واتە گۆیش بکەین بە چی ئایا بەرەکەی بکەین بە مرەبایەک بۆ نمونە گەڵاکەی ئاوی لێ بگرین یان بۆ نمونە گوڵەکەی دەرمانێکی لێ دروستکەین کە تۆ توانیت دەرچێک بێزیتەوە بۆ بە بازارکردنی گۆیش ئەو کاتە گۆیشی کوردستان ئەوەندە زۆرە یانیوی کە لە خۆڕسک لە چیاکانە ئەبێت ینی بەشی هەموو کوردستانەکان بەشی ئەوە کات کە هەناردەش بکرێت کەواتە گرنگتریشتەوە ئێمە بیر لەوە بکەینە چۆن بە پیشەسازی بکەینە بەرهەمە چۆن وای لێ بکەین کە لە ئابووری کوردستانە دەورێکی هەبێت ئێمە بە ڕوومان هەیە زۆر شتمانەیە کە توانم بڵێم تایبەتە بە کوردستان بە وڵاتی خۆمان ینی هەر لە بنێشتە تاڵکە لە قەزوانە گیری هەر لە شۆکە باسم کرد لە گۆیش ئەمانە لە وڵاتانی کەش هەن بەڵام لای خۆمان زۆرە و ئێمەش ئەو شێوازی کە تا ئێستا ئیشی لەسەر کراوەتە نا ئەوەیە چەند کەسێک ئەچن لەو درەختەیەکەنەوە ئەیتەکێنن بە چارۆکە هێنین لەسەر جادەکان لە ئەیفرۆشن و خەڵک ئەیخوا و بە پیاڵە و بە پەرداخی کڕەوەی خۆ تەواو ینی بە شێوازێکی ئەکادیمی زانستی کاری لەسەر نەکراوە جای حکومت بێ وەزارەتی کشت و کاڵ بێ یان کارگەکان بن پێویستە بیر لەوە بکەینەوە ئەم بەروبوومانە چۆن بکەین بە پیشەسازی چۆن بکەین بەرهەمێک بمێنێتەوە سە تۆ گۆیژێک بۆ منە چیلێ گۆیژە کڕی ئەگەر لە ماڵ ماوەی دوسێ ڕۆژانەی خۆی تێکەچێت ئەبێ فڕێ بێ بەڵام ئەگەر ئاوی گۆیژەکەت با بڵین گرت حەزەکەی ساڵە 2 ساڵ هەڵیگرێت لە شوشەیە ئەگەر گۆیژەکە خۆی دەرچێکت بۆی دۆزیەوە کردت بە مرەبایە کردت بە شتێک مایەوە لە ماوەی ساڵەکە بۆ 6 مانگ بۆ تێبی خۆی یان گوڵۆکی کە کردت بە دەرمان هەتا 2 ساڵە مێنێت باشە کاک جەلال بێگومان بەڕوو قەزوان و بەشێکی تر لەو شتانە لە بەرهەمە ڕۆکیانە کە لە وەرزی پایزدا مرۆڤەکان پێ ئاشنا بن بە تایبەت قەزوان کە بۆ کۆڵی ڕۆڵ و کاریگەریەکی زۆری هەیە ئامادەیەکی زۆری هەیە لە ڕازاندنەوەی خواردنەکانی ئێمەدا ئەمانە چ کاریگەریەکی تەندروستیان هەیە بە تایبەت بەدەر لە چێژ و تامەکەیان کە ئێمە قەزوان لە زۆر لە خواردنەکانە بەکارێن یان بۆونە ئەی هاڕنەوە یان بۆ چەرەسات ئەکرێ بە تەزبێکە و سوودە خۆشەشیە بەڕوو یا شۆکە یان بۆ نمونە قەزوان کەمانش بەرهەمی ڕۆکە پاییزەکان سوودێکیان بۆ تەندروستی ئەمە ئەم بەرهەمانی تر ئێمە لەبیرمان نەچێت بە پوختی باسی سەرچێکمان کە گۆیش بوو گەڵاو گوڵ و بەرەکەی گەڵاکەی دۆستی دڵە
ببورن گڵاکەی دۆستی گورچیلە و میزەڵدانە بەرەکەشی بۆ هەردووکیانە بێت. ئەگەر بینە سەر بەڕوو یان با بڵین جەوت کاوی چەند جۆرێکی هەیە و چەند بەربوومێکی هەیە ئەڵێ خوا کڵاوی بۆ بەڕۆژ کردووە کە جەوتە لە پەندی پێشینانە هاتووە هەشتانە. ئەمە سوودی زۆر زۆرە بە تایبەتی ساڕشکەری برینە بەڕوو بۆ نمونەیان جەوت کەبی هاڕی نیو کەچکە چای لێ بکەیتە ناو پەرداخی ئاوی کوڵاوەوە دوایی کە شلەتێنە بێتەوە بخورێتەوە بەیانیان بۆ برینی گەدە و دوانزەگرێ باشترین دەرمانە. بنێشتە تاڵ بە هەمان شێوە ئەو کەسانەی کە غازاتیان هەیە قەبزنیان کێشەکانی کۆلۆنیان هەیەیان برینی گەدەیان هەیە ئەگەر بەیانیان کەوچکە چایەک لە بنێشتە تاڵێکی پاکرا و پاک تەسفیەکرا بێ بخۆن لە ناشتا باشترین ساڕێشکەری ئەو برینەیە. ئەو برینە ئەگرێت سواقێدا کەپاتێکان نایڵێ بەکتریاکان باڕین بەکتریا ئەچپالوری بە تایبەتی لەسەری گەشە بکەیان ترشەڵۆ بچێتە سەری بەم میکانیزمە ئەو برینە ساڕێژە بێت و میکانیزمەکەش تەنها فیزیکیە کیمیایی نییە، یعنی تەنها بە قەپاتکردنی برینەکە و ئەو برینە وردۆ دەخۆی دروستە بێتەوە ڕیفرێشە بێتەوە نایڵێ ترشەڵۆک بچێتە سەری نایڵێ بەکتریاکە لەسەری گەشە بکە بەم شێوازە برینەکە ساڕێژە بێتەوە مانگێک 40 ڕۆژ بەیانیان کەوچکە چایەک بنێشتە تاڵ بخورێ بۆ برینی گەدە زۆر باشە کە بەداخەوە ئەمڕۆ خەڵکی بەهۆی زۆرخۆری و خواردنی کتوبەند و بازار و جگەرە و کهول و ئەوانەوە خەڵکێکی زۆر تووشی جیرۆدێ با بڵێن هەوکردنی گەدە و برینی گەدە بووە قورحی مەعیدە. ئەمە تەنها بە بنێشتە تاڵ چارە سەرەکرێت. ئەگەر لە هەر وڵاتێکی تر بێ ئەم بەرهەمانە لێرە نەبێت دەیان و سەدان توێژینەوەی زانستی لێسەرەکرێت و چەندین نەخۆش ئەکرێن بە کۆنتترۆل چەندین نەخۆشی تر لەسەریان تاقیەکرێتەوە و توێژینەوە بڵاوەکرێنەوە وەکاری لێسەرەکەن. بەڵام ئێمە بەداخەوە بەو شوێنە شۆکەش بە هەمان شێوە یعنی کە لە گەزۆ دروستەکرێت کە بەرهەمێکی قورئانیە وانزلنا علیکم المن والسلوى من پێغەمبەری خوا فەرمووی صلی الله علیه و سلم کە گەزۆ منە یعنی کە باسی ئەوەکات باسی گەزۆکات بۆ بەرهەمی حەدیثیشی لەسەرە و ئاەتیشی لەسەرە. هەرو گەزۆیە کە لە پایزانە با بڵین جوتیارەکان یانەوەی کە ئیشی لە گوندەکانن تەماشاکن بەیانی زۆر چێتە سەر بەڕۆکە یان بەری سنەوبەربەری بەڕووبیان بەری قەزوانەوەنە کە تەماشاکەن وەکو ڕیشاڵێکی تەنکی سپی بەسەر بەروبوومەکەیانەوەیە. ئەم ڕیشاڵە طبعا میشولەیەک دروستیەکات کە مێشولەیەکە و مێشولێش لە ئەسمانەوە دێر خوای گەورە تەفسیری عیلمیەکەوەیە کە فەرمووی من السەما ئەوەیە یعنی شتێک نییە لە زەویەوە دەرچێت لە ئاسمانەوە دێتە خوارەوە مێشولەیەکە هێنێ و دروستە بێت وەکو داوی جاجاڵۆکە کە دروستە بێت ئەمانە دێن لێیەکەنەوە جوتیارەکان کە لێیەکەنەوە دواتر ئەیکڵێنن شۆکەی لە دروستە بێت. شۆکە دۆشایەکی زۆر خۆشە یعنی لەوانە بڵێم لە هەندێک حاڵەتە لە زۆر جۆری هەنگین زۆر تامی خۆشترە و زۆر بەسوودە بۆ کۆ ئەندامی هەرزانتریشە هەرسو بەڵێ کۆ ئەندامی هەرسووە ناسا باشترین جۆری شۆکە لە ناگاتە 20,000 کیلۆی کە لەوانەیە گوینمان هەیە بە 75,000 بفرۆشرێت. زۆریش بەسوودە بەڕاستی چکە هەویش هەر بەرەمێکی سروشتی و کەژووچێوەکانە و ئەم شۆکەیە سوودی زۆرە بۆ نەرمکردنی سنگ دیسانە گەڕنەوە سەر نەزەریەکەی یەکەم توێرەکەی یەکەم کە باسمان کرد ئەو توێریە هەیە کە ئاڵەیە هەر بەرهەمێک بۆ وەرزێک دروست بوو خوای گەورە بۆ بەرهەمە نەخۆشیەکانی ئەو وەرزە لا ئەبا لەسەر مرۆڤانە. تۆ لە زستانان و پایزانە نەخۆشیەکانی سنگ و کۆکە و پەتا و هەڵامەت و هەستیاری دروستە بێ جارێکی تر ڤایرۆسەکان بڵاوە بنەوە ئەو شۆکەیە سنگ نەرمەکاتەوە کە بەیانیان کەوسکێکی قاوی لێ بخۆیت لە خورێنی سنگ نەرمەکاتەوە لە زۆر پەتا بۆ حتا بۆ دەستگای هەرس چالاکەکە بۆ ڕێخستنی ترشەڵۆکی گەدا بۆ ڕیخۆڵا بۆ ئەمانە زۆر باشە تۆ هەزمت بە قوتە بێ ڕۆژە سنگت پارێزراوە بێ لە نەخۆشی و هەموو بەرهەمەکانی تریش قەزوان بە هەمان شێوە هەر سیفەتی بەڕووی هەیە ئەنی زۆر بەرهەمەکانی پاییز ئەتوانم بڵێم ڕێک بە هۆرزی پاییز دروست کراوە. زۆر باشە زۆر سپاس بۆ بەڕێز کاک جەلال سەیدکەریم بە وتەبێژی کۆمەڵی ڕۆکناسانی کوردستان سپاس بینەرانی عزیز ناوبڕێکی کورت وەردەگرین لەگەڵمان بمێنەوە لە تەوەری دووەمی بەرنامەکەمان پێتان دەگەینەوە.
تەوەری دووەمی بەرنامەکەمان قسەکردنە لەسەر چالاکیەکانی لقی کەرکووکی دەستگای ڕۆشنبیری نووری حکمە بۆ وەک پێشەکیەک بۆ ئەو تەوەرەیە راپۆرتێکمان ئامادەیەکە پەیامنێرمان چیان نووری لە شاری کەرکووکەوە لەبارەی چالاکیەکانی دەستگای ڕۆشنبیری نووری حکمەوە بۆی ئامادەکردوون بۆی ئامادەکردین با پێکەوە بینەری ئەو راپۆرتە بین. لقی کەرکووکی سەنتەری نووری حکمە کۆتایی هێنا بە خولی هاوینەی سەنتەرەکەیان کە تیایدا دەیان منداڵ چەندین خولی جۆرا و جۆریان بینی بە ئامادەبوونی بەرپرسانی دەستگاکە و مامۆستایانی ئاینی و نوێنەری وەقفی سونی کەرکووک و نوێنەری مەڵبەندی کەرکووکی کۆمەڵی ئیسلامی مامۆستایانی سەنتەرەکە ئاهەنگێکی شایستە بۆ قوتابیە بەشداربووەکان ساز کرا و تیایدا خەڵات کران. ئەو قوتابیە بەشداربووانەی خولی هاوینەی سەنتەری نووری حکمە لە کەرکووک هیوایان خواستە و جۆرە خولانە بەردەوامی هەبێت بۆ خزمەتی منداڵان و شەیدایانی قورئان. فێری قورئان خوێندنمانیان کردووە تا ئێستا سێ جوزئی قورئانیان فێرمان کردووە و دەستخۆشیان لێ دەکەین هیوادارین هەمیشە بەردەوام بن. قورئان فێربووین سێ جوزئی بمانە بەرگە خوا باتەشتێ و مامۆستایانە بداتەوە فێر قورئانمانیان کورد و فێر ئادەبیان کرد فێر تشتی باش بووین و ئەلێرە هیوام ئەوەیە ئەم مامۆستایانە هەر بمێنە هەتەشیان ماوە. والصلاة والسلام على سيدنا رسول الله. دەستخۆشی لە دەستگای نووری حکمە ئەکەم سەنتەری کەرکووک کە هەستان بە ڕێکخستنی ئەم خولە پیرۆزە کە بۆ لەبەرکردنی قورئانی پیرۆز و فێرکردنی قوتابیە خۆشەویستەکانمان فێرکردنی ئاداب و ڕەوشتە جوانەکانی ئەم دینە پیرۆزە. هیوادارم ڕێکخراوەکانی تریش هەستن بەم کارە پیرۆزە ئینشاء الله تعالى وخوای گەورە ئێمە ئەوانیش سەرکەوتووکە ئینشاء الله و داواکارم لە خێرخوازانی ئازیز یارمەتی ئەم دەستگایانی کە یارمەتی کە مناڵانمان قوتابیانمان فێری قورئانی پیرۆزەکەن فێری سونەتەکانی حەزرەتی پێغەمبەری خوایانەکەن صلی الله عليه وسلم یارمەتی بدەن چونکە یارمەتی ئەم دەستگایانە بدەن چونکە خوای گەورە پاداشتیوە خێرتان دەداتەوە لە قیامەتە بە چەندین قات ئینشاء الله بۆ ئەوی ئینشاء الله ئەم مناڵانە ببنە داهاتوویەکی گەشت بۆ ئەم کوردستانە بۆ ئەم کەرکووکە ئینشاء الله بۆ ئەم دینە ئیسلامە هیوام سەرکەوتنی هەموو ئەو کەسانێک کە یارمەتی ئەم پرۆژانە ئەدەن خوای گەورە ئێوەش سەرکەوتووکە ئینشاء الله سوپاستانەکەم. لە ئاهەنگەکەدا مامۆستایانی ئاینی ئامۆژگاری قوتابیە بەشداربووەکانیان کرد بەردەوام بن لە قورئان خوێندن تا ببێتە ڕێنیشاندەر بۆ داهاتوویان. ئەندامێکی بەشی کارگەری گشتی سەنتەری نووری حکمە دەڵێت لە پلانماندایە بۆ داهاتوو مەودای لەقەکانمان فراوانتر بکەین بۆ ئەو شار و شارۆچکانەی کە تا ئێستا نەمانتوانیوە لقی تیادا بکەینەوە. سەرەتا بەخێرتان دەکەم خوای گەورە پاداشتان داتەوە بە تایبەتی لە هەموو شوێنەکان کە راپۆر دەکەن پەیامنێرانی پەیام خوای گەورە پاداشتان تۆز و ماندوون بە دەستگای نووری حکمە. دەستگای نووری حکمە دیارە لە ئێستادا کۆی لقەکانی بێزگە لە نووسینگە سەرەکی لە شاری هەولێر پێک دێ لە 19 لق بە فەرمی و بە نافەرمیەوە ئەوکە ئەزمموونیشە زیاتر لە 11 بازنەشمان هەیە لە سەر مستەوای هەرمی کوردستان و پلانیشمان هەیە بۆ داهاتووکەوە ئەو شار و شارۆچکانەیەکەوە لقی ئێمەی تێدا نییە لە بڵێن پلانی ساڵانی داهاتوومان بە ئیزنی خوای گەورە لە هەموو شوێنانەیەکەوە داواکاری لەسەرە و ئەوەی کەەوە دەستمان پێ بگا لقی لێ بکەینەوە و لە ئێستادا دەستگای نووری حکمە زیاتر لە 8,000 بەشداربووی خولەکانی بەردەوامی هەیە بێزگە لە خولی هاوینە و زیاتر لە 700 مامۆستا خۆبەخشانە بە بەردەوام زستان و هاوینە لەو دەستگایە خزمەت دەکەن و دەستگاش دیارە دەرگای واڵایە بۆ هەموو کەسێک کەوا بێ خزمەت تێدا بکە نورێکە بۆ هەموو ماڵێک خوای پەروەردگار وا بکات بە هەموو ماڵێک ئینشاء الله. سەنتەری نووری حکمە لقی کەرکووک لە ساڵی 2009 بە هاوکاری موسڵمانان و خێرخوازان دامەزراوە و ئێستا بەدەیان قوتابی وانەی تیادا دەخوێنن و ژمارەیەکی زۆر لە مامۆستایان بە خۆبەخشانە وانەی تیادا دەڵێنەوە. لە ماوەی ئەم 10 ساڵەی ڕابردوودا خزمەتێکی بەرچاویان بە منداڵان و کەسانە کردووە کە ئارەزوو دەکەن فێری قورئان و
ڕەوشت و ئادابی ئیسلامیەکان بن. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام تایبەت بە بەرنامەی پەیامی ڕۆژ کەرکووک. دەستگای نوری حکمە بۆ پەروەردە و ڕۆشنبیری توانیوێتی لە شار و شارچەکانی هەرێمی کوردستاندا لەق بکاتەوە یاخود بەشێکی خۆی بکاتەوە بۆی کە منداڵان تەنانەت نەوجەوانان و گەورەکانی ژاشنا بکە بە قورآن و فرموودەکانی پێغەمبەر درودی خوای لەسەر بێت. لە 10 ساڵی ڕابردوو واتە 10 ساڵ لەمەوە پێشتوانی لەقی کەرکووکی بکاتەوە. لە ماوەی 10 ساڵی ڕابردوودا لەقی کەرکووکی سنتەری نوری حکمە بۆ پەروەردە و ڕۆشنبیری چیان کردووە، چه خزمەتێکیان کردووە. ئێستا لەم تەوەرە باسی دەکەین بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر بەختیار محەممەد سەرۆکی لەقی کەرکووکی دەستگای نوری حکمە. دکتۆر زۆر سپاس بەەوە دەرفەتە گەر لێەوە دەست پێ بکەین ئەگەر خەرمانێک لە کار و خزمەت و چالاکیەکانی خۆتان باس بکەن یا گرنگترین چالاکیتان کە ئەنجامتان دابێت و خزمەتتان بە شاری کەرکووک کردبێت چی بووە؟ زۆر سپاس بۆ تۆی بەڕێز و کەناڵە بەڕێزەکەتان. دیارە ئێمە وەکو دەستگای ڕۆشنبیری نوری حکمە کە پێشتر ناومان ناوی دەستگاکەمان سنتەری نوری حکمە بوو، ئێستاش لەسەر زۆربەی زمانی خەڵکی هەر بۆ ناوە مەشهوورین. وەکو دەستگا بەگشتی لە ساڵی 2007 ئەم دەستگا بەڕێزە دامەزرا لەسەر دەستی کۆمەڵە گەنجێکی شارەزا لە بواری خوێندنی قورئان و وتنەوەی قورئان و دڵسۆز لە پەروەردەکردنی مناڵان بۆ ئەوەی کارەکانیان بە یاسایی بێت لە کاتێکا کە ئەو وەختە لە ماڵان و لە مەدرسەکان نەئەکرا خەڵکانە کۆ بکرێتەوە و قورئانیان فێر بکرێ و شارەزایان کەن لەم دینە. هەڵسان سنتەری نوری حکمیان دامەزران کە سەرەتا لە شاری هەولێر دەستی پێکرد، پاشان پەلی هاویش بۆ شارەکانی تر لقی سۆران کرایەوە، پاشان لقی هەڵەبجا، دواتر لقی سلێمانی. ئەوە بوو لە ساڵی 2009 ڕویان لە شاری کەرکووک کرد و ئەم ڕۆشناویان گەیانە شاری کەرکووک. ئێمە کۆمەڵە گەنجێک بووین لە قوتابخانی ئیبن سەلاحی شارە زووری بۆ لەبەرکردنی قورئان لەوێ تەڵەبە بووین و فێرخواز بووین. دوایەوەی لە ڕێی مامۆستا نەوزادی بەڕێز کە بەرپرسی مەڵبەندی ئەو کاتی کۆمەڵی ئیسلامی شاری کەرکووک بوو، داوای لێ کردین کە ئێمەش ئەم لقە دامەزرێنین. ئەوە بوو لقێکمان دامەزران بە ناوی لقی کەرکووکی سنتەری نوری حکمە. ئەم لقە پێکات لە بەڕێوەبەر و جێگری بەڕێوەبەر و دەستەی کارگێڕی ئیدارەی لق. پاشەوەی کە دەستمان بە کارەکانمان کرد، بانگەوازمان کرد بۆ تەڵەبە و تەڵەبەی تر هات بەدەمانەوە، مامۆستایان هاتن بەدەمانەوە. ئەوەی گرنگە لێرە باسی بکەم کاری ئێمە خۆبەخشیە، هیچ بەرژەوەندیکی دنیایی نییە لەم دەستگایە کە ئیشەکرێت. بۆیە مای خۆشحاڵی ئێمە و مامۆستایان بوو، مای خۆشحاڵی کە سوکاری قوتابیەکانمان بوون. خەڵکی بەپۆل ڕویان کرد ئەم دەستگایە بەدەر لەوەی کە شاری کەرکووک زۆر جیاوازە لە شارەکانی تر. شاری کەرکووک لە ڕووی پێکاتی نەتەوایەتی سێ نەتەوەی تایە، سێ نەتەوەی سەرەکی تایە لە کورد و عەرەب و تورکمان. لە ڕووی باری ئەمنیشەوە باری ئەمنی کەرکووک لە ساڵی 2009 کە ئێمە دامەزراین ڕۆژانە کارەسا دەقەوما لەو شارە تەقینەوە و کوشتن و دوای ئەوەش تاوەکو ئێستایش کە ئەمنیەتی ئەم شارە مستەقر نییە. سوپاس بۆخوا ئەمە کاریگەری لەسەر ئێمە و مامۆستایان و قوتابیەکانمان نەکردووە، بەردەوام بووینە، بەردەوام بووین لە کار و چالاکیمان. تەمەن کار و چالاکیەکانمان سەرەتا هەموو لقێک بۆ شێوەیەکی مەرکەزی منهەجی تایبەتی خۆمان هەیە بۆ قوتابیەکانمان کە بریتە لە وەرگرتنی مناڵ لە 10 ساڵیەوە. ئەم مناڵە کە دێتە لای ئێمە سەرەتا چی فێرەکەین و وەری ئەگرین کە مناڵە هیچ شتێک نازانێ. پیتەکانی قورئانی فێرەکەین، حرەکاتی قورئانی فێرەکەین، پاشەوە شێوەی لێکدانی پیتەکانی فێرەکەین، پاشەوە شێوازی خوێندنەوەی پیتەکانی فێرەکەین لە ڕووی مەخارج و سیفاتەوە. دوایەوە کە ئەم مناڵە فێر ئەبێ بزانە بخوێنێتەوە، قورئانی فێرەکەین. زۆر باش. قورئان فێر ئەبێ باست لە پێی لەبەرەکەین. شاری کەرکووک
بە تایبەت کە کورد و تورکمان و عەرەب لە شارەکەدا پێگە و ڕۆڵێکی کاریگەر و جەماوەریانێ. ئایا سەنتەری نووری حیکمە کە بێگومان ئاینی پیرۆزی ئیسلام بۆ تەواوی گەلوونەتەوە و زمانە جیاوازەکان هاتووە، سەنتەری نووری حیکمە بە درێژایی ئەم 10 ساڵە تا چەند توانیوێتی وەکوڵێ مینبەرێک بێ یان مەیدانێک بێ بۆ فێرکردنی خەڵکانی عەرەب و تورکمان؟ ئایا هیچ حاڵەتێکی واتان هەبووە کە ئێوە قوتابی ساڵانە قوتابی تورکمان و عەرەبیش فێر بکەن و هاوشێوەی کوردەکان زانستەکانی قورئان و فەرمودەیان پێ فێر بکەن؟ سپاس بۆخوا ئێمە لە مەرحەلێک لە مەرحەلەکانی ئەم تەمەنی ئەم لەقا تەنانەت تەلەبەمان هەبووە لە مەزەبە جیاوازەکانیش کە هاتووە بۆ قورئان خوێندن. ئێمە سانسۆرمان نەبۆ مەزهەبە بۆ نەبۆ فکرە و نەبۆ هیچ فکرەیەک و ئایدۆلۆژیە بۆچوونێکی لە ناو حتا لە ناو بۆچوونە ئیسلامیەکانیشە شتی وامان نەبووە، سانسۆرمان نەبووە. بەڵێ تەڵەبەی تورکمانمانەیە، بەڵێ تەلەبەی عەرەبمان هەبووە، بەڵام ئێستا لەم وەختەیە کە بەهۆی هەڵەی سیاسەکانەوە وایان کردووە کە پێکاتەکانی شاری کەرکووک حەزەر بکەن لە یەکتری لە هاتوچۆی بارەگا و مەدرسەکانی یەکتری تا ڕادەیە کاریگەری لەسەر دەستگاکەی ئێمەشە بووە لە پاش داعش هاتنی داعش و دروستبوونی کاریگەری داعش بەسەر ئەم شارە و ترسانی خەڵک وای کرد کە 16 ئۆکتۆبەرشی بەسەر هات. تەنها ئێستا ئەوانەی کە لەگەڵمان بڵێ تورکمانمان تیا هەیە بەڵام عەرەبمان نییە و دراسەکانمان تەڵەبەکانمان ئەوەی کە دیراسی عەرەبیە ئێمە مەنهەجی بە عەرەبی فێرەکەین، ئەوانەشی کە کوردین هەم مەنهەجەکەی بە کوردی فێرەکەین. واتە دەرسەکان بەڵێ ئەوان کوردی تێگەن و قسەی کوردی ئەەکەن، بەڵام لە نووسین و لە خوێندنەوەیە کوردی نازانن. ئێمە مادەکانن کتێبەکانن بە نوسخەی عەربی پێدەین. ئەمەش تەوان کاریگەری ڕاستەخۆ ناڕاستەخۆی هەیە لەسەر ئێمە. تۆ بلقێکی دەستگا وەکو پارێزگایەک ناسراوبی، ئەم پارێزگایە دوو بەشی لێت دوورکەونەوە تەنها بەشێک بێت، یعنی لە چاو دەستگاکانی تری لقەکانی تری کوردستان لە حەجمی ئێمە وەکو حەجمی قەزایەکی ئەو شارەوایە، شارەکانی تر وایە. لەبەرەوەی ئێمە قەزاکانی ترمان ناحەکانی ترمان زۆربەی عەرەب تورکمانەکان لەولان، کوردەکانیش لەمدان. ئەمە تا کاریگەری بۆ بەڵام وای نەکردو کە ئێمە ئەم دەستگایە لە ئیشوکاری خۆی بۆستێ. زۆر باشە کاکتۆر، ئێوە چەندە ڕۆڵتان هەبووە لە ڕێخستنەوەی فکری ئەو گەنجانەی کە لە مزگەوتەکانەوە بەشێکیان ڕویان لە ناو جەبەکانی داعش دەکرد، تا چەندە ڕۆڵتان هەبووە لەوەی کە داعش پەڕگیری کردو لایەن ئیسلام دەرچووە و خەڵکتان هێناوەتەوە دوورتان خستوەتەوە لەو پەڕگیریە کە داعش دەیکرد؟ ئێمە ئەوەی کە جێی شانەزی ئێمە هەمیشە شانەزی پێواکەین وەکو دەستگای نووری حیکمە بەگشتی و لقی کەرکووکی بە تایبەتی کە ئێمە لە جەبهەی ئەمامی ئەم شەڕە نەگریسەیە بووینە کە کاریگەری زۆر هەبووە لەسەر ئەمنی ئەم شارە. سوپاس بۆخوا نەب دەستگا بە ئام بەگشتی نە لقی کەرکووک هیچ کەسێک هیچ خاڵێکمان لەسەر نەگیراوە کە تەڵەبەیەکی ئێمە مامۆستایەکی ئێمە ڕۆژێک لە ڕۆژان بەڕاستەخۆ یان ناڕاستەخۆ پەیوەندی بەم ڕێکخراوە پەرگیریەوە هەبێ کە بووەتە مایەی ناشرینکردنی ئیسلام و موسڵمانان. سوپاس بۆخوا توانیمانە ئەو گەنجانەی کە لەگەڵمانان تێیان بگەێنین کە ئیسلامی ڕاستەقینە چییە. ئیسلامی ڕاستەقینە ئەوەیە کە لە قورئانە باس ئەکرێ، ئەوەی کە فەرمودەکانی پێغەمبەری خوا ڕوونی ئەکاتەوە بە شێوازێکی سەردەمیانە و لەگەڵ عیلم و زانست و مافی مرۆڤ و لەگەڵ یاساکانی ژیانە بگونجێ و بێتە مایی خۆشحاڵی بۆ میلەتەکان، بۆ تاک و بۆ خێزانەکان. ئەمە ئیسلامە نەوەکو ترساندن و تۆقاندن و سوپاس بۆخوای گەورە تا ڕادێکی زۆر ئێمە کاریگەریمان هەبووە بە پێی توانای خۆمانم بە پێی ئەو بڵاوکراوانی کە هەمان بووە، ئەو چالاکیانی کە هەمان بووە، ئەو دەرسانی کە گوتومانەتەوە، ئەو خولانی کە کردومانەتەوە تا کاریگەریمان هەبوو لەسەر گەنجەکانمان یا بابەت و مادەی پرۆگرام و فێرکردنەکانتان چین؟ ئایا تەنها ئێوە فۆکس دەخەنە سەر قورئانی پیرۆز و زانستەکانی قورئان یا کە ئاداب و فەرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە تایبەت ئادابی موسڵمان کامانن ئەو مادە و بابەتانەی کە ئێوە ڕۆژانە بە فێرخوازەکانی دەڵێنەوە؟ ئێمە وەکو دەستگای نووری حیکمە وەکو باسم کرد منهەجێکی سەرەکی مەرکەزیمانەیە بۆ هەموو لقەکان
بریتە لە وەرگرتنی منداڵ لە پۆلی لە دەساڵی واتە پۆلی سێ بنەڕەتیەوە دێتە لای ئێمە ئەمیش لەبەر ئەوەی کە ئەم مناڵە لە پۆلی یەک و دوو لەوەیە نقصانی چێبێت لە خوێندنەوە و لە نووسینە بەڵام لە پۆلی سێ ئەم مناڵە کامل ئەبێ ئامادە ئەبێ بۆ وەرگرتنی قورئان و ئەو تەمەنێشێکەوە پێویستە منداڵ تەرکیزی بکرێتە سەر ئەو تەمەنەیە کاریگەریە بەڵێ ئێمە سێ ئاسمانەیە بۆ پەروەردەی مناڵەکانمان ئاسی یەکەممان منداڵانە سێ قۆناغی هەیە لە 10 ساڵی 11 ساڵی 12 ساڵی ئەم مناڵە لەم 3 ساڵە چیە خوێنێ ئەم مناڵە لەم 3 ساڵە فێر ئەبێ پیتەکانی قورئان بناسێ بیخوێنێتەوە بینوسێ حرەکاتەکانی قورئان بزانێ قورئان بخوێنێتەوە قورئان لەبەر بکە ئادابەکانی قورئان ئادابەکان و ئاداب و ڕۆشتەکانی پێغەمبەری خوا کە پێکاتوە لە پەرتووکێک بە ناوی پەیڕەوی مناڵی موسڵمان 6 بەرگا لە هەر ساڵێکە ئەم مناڵە 2 بەرگی خوێنێ پاش ئەوەی کە ئەم مناڵە ئامادە کرا و توانایی باش بوو لە خوێندنەوە وەخو ڕەوشتێکی ئیسلامی جوانی وەرگرت فێر ئاداب بوو ئەچێتە مەرحەلەی دووەم مەرحەلەی نەوجەوانەکە لە 13 ساڵی 14 ساڵی 15 ساڵی ئەم مناڵە کە دێتە مەرحەلەی نەوجەوانی لێرەوە ئاسێکی بەرزتری فێر ئەکرێ کە بەردەوام ئەبێ لە خوێندنەوەی قورئان بەردەوام ئەبێ لە بەرکردنی قورئان بەڵام لە هەمان کاتدا تەفسیری قورئانی فێرەکەین ئەو قورئانەکە لەبەرێکە تەفسیرەکەی فێرەکەین و ئەو قورئانی کە ئەیخوێنێتەوە ئەحکامەکانی تەجویدی فێرەکەین و ئەم مناڵەکە کاتێک کە چووە مەرحەلەی 13 ساڵ و 14 ساڵ و 15 ساڵی بڕی ئەچێتە مەرحەلەی گەنجان لە 16 ساڵ بەسەرەوە مەرحەلەی گەنجانمان ئەم مناڵە کامل بووە دامەزراوە بەپێی ئەو مەنهەجی کە دامانناوە ئیتر ئەم مناڵ ئەخینە مەرحەلەی لەبەرکردن و تەفسیرکردنی قورئان دیارە قۆناغی گەنجان ئێمە بە 8 ساڵ ئەم 8 ساڵەمان بۆچی دیاری کردووە بۆ منداڵ کە بتوانێت گەنجان بتوانن لە ماوەی 8 ساڵە ببنە حافظ قورئان دیارە ڕەچاوی ئەومان کردووە ئەم گەنجانە لەو مەرحەلەیە ئەسنە پۆلە ئابەرزەکان لە دواناوەندەکان و ئەسنە کولیە و پەیمانگاکان بۆ ئەوەی کاریگەری نەبێت لەسەر خوێندنی دەوامی فەرمی لە خوێندنی حکومی منهەجەکەمان وا داڕشتووە بۆ ماوەی 8 ساڵ ئەم گەنجە لە لای ئێمە ئەبێت حافظ قورئان بە لەبەرکردنێکی باشەوە بە مراجعەیەکی باشەوە بە تەجویدێکی باشەوە لەپاڵ ئەم دەرسانە ئێمە چەندین خوڵ و چەندین کۆڕی ترمان هەیە چەندین پێشبڕکێی ترمان هەیە کە بۆ ئامی خەڵکی و بە تایبەتی بۆ تەڵەبەکانی خۆشمان بە سیەکەن ئینشەڵڵا لەگەر پرسیارەکانی ترتا ئینشەڵڵا جواب دەدەمەوە هیچ ئامارێکی ئێستا ئامارێکی وردە بەردەستا هەیە لە ماوەی 10 ساڵی ڕابردوودا چەند خوێندکارتان پێگەیاندووە چەند کەستان حافظ قورئانە یاخود لە هاویناندا چەند قوتابیتان هەیە لە منداڵ لە گەورەکان لە تەمەنی کە تەمەنیشان ڕەنگە لە سەر و 20 و 30ەکانیشەوە بێت ئێمە ئەوەی کە بۆ بەڕێستم باس کرد ئێمە کە وەکو دەستگایەک وەکو لقێکی پارێزگایەک ناسراوین کاریگەری جۆری نەتەوەکان و وەکو تورکمان و عەرەب ئەمانەمان لەسەر بووە ئێمە ئێستا لە سنووری تەنها کوردەکانە گەڕەکە کوردەکانە ئێمە کار ئەەکەین گەڕەکە عەرەبیەکان هەم لەبەرەوەی کە ترسێکیانێ بناڵەکانن بێتە گەڕەکە کوردیەکان و لە مەدرسانە بخوێنن هەم لەبەر ئەوەیشی خۆیان لە منتیقی خۆیان لە ئاسی خۆیانە ئەوانش مەدارسی تەحفیزی قورئان و ئەم مەدارسانیان هەیە بە هەر حاڵ ئێمە لە هەموو ساڵەکان تاوەکو ساڵی 2013 کەمتر لە 150 تەڵەبە 200 تەڵەبەمان نەبووە سەرەڕای ئەوەی کە ئێمە لە کرێچیا بووین ئەو وەختە شوێنەکانمان تەسک بووە کاتەکانمان کەم بووە و باری ئەمنی شارەکەمان خراپ بووە ئەو بوو لە ساڵی 2013 ئێمە پلانێکمان دانا کە چۆن بتوانین لە کرێچێتی دەرچین و ببینە خاوەن بینای خۆمان پرۆژێکمان ئامادە کرد ڕوومان کردە خێرخوازان و خوا پێداوان کە ئێمە ئەمانەوێت دەستگاکەمان بینای تایبەتی خۆمان هەبێت تاوەکو دەستکراوە بین لە وەرگرتنی قوتابی تازە بە فراوانی کرد ئەم دەستگایە ئەم لقا ئەو بوو سوپاس بۆ خوا پاشان سوپاس بۆ هەموو ئەو خێرخوازانی کە بەدەممانەوە هاتن توانیمان پارچە زەویەک بکڕین 350 مەتری چوارگۆشە لە شاری کەرکووک لە شوێنێکی سەرەکی ئەم شارە پاش ئەمەی کە ئەم دەستگای ئەم زەویەمان کڕی
ماوەی ساڵێک ئێمە هەر لە کرێسیا بووین دوایەوە قۆناغی دووەمان دەست پێ کرد لە پلانەکەمان ئەوە بوو کە ئەم زەوێ بکەینە بینایەک سوپاس بخوا لە ساڵی 2015 تاوەکو سەرەتای 2017 ئەم بینایە بۆ بینای تایبەتی خۆمان لە ساڵی 2017 کە ئێمە تەڵەبەمان وەرگرت و زیاتر لە 350 تەڵەبەمان وەرگرت ئەوە بوو کارە ساتە نەگریسەکەی 16 ئۆکتۆبەر بەسەر ئەم کەرکوو شاری کەرکووکە هات زیاتر لە ماوەی ساڵێک ئێمە کار و چالەشەکانمان ڕاگرت ڕاوەسا بەهۆی ئەوە باشە دکتۆر بوونی یەک بینایان نەبوو یەک بارەکە بۆ ناوەندێکی پارێزگارم کرد بەڵێ بوونی یەک بینا و یەک بارەگا بۆ وتنەوەی هەموو دەرزە بە تایبەت بۆ پارێزگایەکی هەم فرەنەتەوە هەم فرە ڕووبەر و فرە هاوڵاتی لە بەتابەت لە کەرکووکدا ئایا ئەمە بارگرانیەکی قرس نییە بۆ هاوڵاتیان کە لەوە چێ ئەگەر بیناکەیەوە لە نێو چەقی شاردا بێت خەڵکێک بەهۆی ڕەوشی ئەمنیەوە یا بەهۆی هەژاری و کەم دەرامەتی خۆیەوە نەتوانێت لە دەرەوەی شار و شوێنە دوورەکانەوە بێت بۆ بینا و بارەگاکەیەوە تا چەند هەوڵتان داوایەوە لە ڕێی خێرخوازانی دیکەوە ئەگەر لە کرێچێتیشدا بێ لقی دیکە بکەنەوە یا بازنەی دیکە بکەنەوەکو و بازنەکانی نێو شاری سلێمانی ئێمە سپاس بۆخوا دوای ئەوەی کە وەکو باسم کرد لە 16 ئۆکتۆبەر و ماوەی ساڵێک بە بۆنەی ئەوەی کە مۆڵەتی بەغدامان نەبوو ڕێمان پێ نەدرا ئێمە کار بکەین لەم دەستگایە ئەوە بوو بە هەوڵی ماندووبوونی برایانی ئەنجومەنی کارگێڕی لە هەولێر بە پاڵپشتی برایانی ئەندام پەرلەمانی کۆمەڵی ئیسلامی لە بەغدا لە ئەنجومەنی نوێنەرانی بەغدا توانیمان ئاسانکاریەکمان بۆ کرا لەو ڕۆوە توانیمان دوای ساڵێک مۆڵەتی بەغدا بەدەست بێنین ئێستا لە ساڵی 2018 لە ساڵی 2018 کە دەستمان پێکردەوە و ئەو 350 تەڵەبەیە بەهۆی ئاوارەبوون و بەهۆی ترس و بەهۆی سیقە نەبوونی ئەمنیەتی ئەم شارە ژمارەی تەڵەبەکانمان دابەزی بۆ تقریباً 150 قوتابی ئێستا دوێنێ ئاهەنگی وەرزی 2018 مان تەواو کرد نزیکەی 120 بۆ 150 قوتابیمان هەبوو لە گەنجان و نەوجەوانان و منداڵان و لە بەشەکانی تر خولەکانی تر ئێستا سوپاس بۆخوا دوای ئەو بانگەوازمان کرد بۆ وەرگرتنی قوتابی تازە زیاتر لە 50 بۆ 60 فێرخوازی تر لازال تەلەفۆنمان بۆ کرێ بۆ وەرگرتنی مناڵەکانیان لێرە ئێمە لە پلانی ساڵانەمانە دوای ئەوەی کە لە ئەنجومەنی دەستگا ئەنجومەنی کارگێڕی بڕیار لەسەرەوە درا لە لقەکان ئەگەر جێگایان نەما ئەگە توانایان نەما زۆر باشگیرانی بەسەرەوە بتوانین بازنە بکەینەوە ئێمە لەو ڕۆڵ و ئامادەی خانمان لەوتنەوەی دەرزەکاندا هەم لە خوێندنی دەرزەکاندا چیە ئایا بۆ نمونە خانمان چ ڕۆڵی و ئامادەیەکیان هەیە چ کاریگەریەکیان هەیە لە پرۆگرامەکان هەم لە خوێندن هەم لە وتنەوەی وانەکانی دەستگای ڕۆشنبیری نوری حکمەدا بەتایبەت لە پارێزگای کەرکووک ئێمە هەموو جارێک لە ناو خۆمانە وەکو لقەکان و کە لە کۆبوونەوەی ئەنجومەنی بەڕێوەبردن بەپرسید لقەکان هەموو کۆبینەوە کە باسی کار و چالاکیەکان یەکتری ئەەکەین دەبینین چالاکترین بەش لەم لقانە بەشی خوشکانە سپاس بۆخوا ئێمەش وەکو خوشکانی لقەکانی تر بەشی خوشکانی ئێمە بەشێکی چالاکن بەشێکی خۆنەویستن ئافرەتانێکی چالاکی دەستکراوەمان هەیە کە سپاس بۆخوای گەورە مامۆستایان زۆرترە و لە ڕووی ئیداریەوە ڕێک و پێکترن و کار و چالەکەکانیان باشترە لە بەشی برایان لەبەرەوەی بەشی برایان هەرچۆنێک بێ کاریگەری ئیش و کار و بەرپرسیارەتیان لەسەرە بەڵام بەشی خوشکان ئەوەیان کەمتر لەسەرە ئێمە وەکو بەڕێزت بۆ کەمکردنەوەی ئەو بارگیرانی کە لەسەر فێرخوازەکانمانەوە کە سوکارەکانیان ئەو گەڕەکانەی کەوا دوورە دەستن ئێمە پاسمان بۆیان دابین کردووە پاسەکە بەشێکی کەمی لە دارایەکەی خێنە ئەسۆی خۆیان کە مانگانە تەنها 2000 دینارەکەوێتە سەری تەڵەبەکانمان باقێکی خۆمان بۆیان پڕەکەینەوە
ئەو ئاسانکاریمان کردووە هەر گەڕێکێک زیاتر لە 10 تەڵەبەی هەبێ ئێمە پاسیان بۆ دابینەکەی پاسمان بۆ دابین کردووە و کێشێ ئەومان نێشتەوە سپاس بخوا. زۆر باشە مامۆستا ئایا هیچ پلانێکی تازەتان هەیە لەوەی کە بۆ لەمەوە بەدوایە بۆ ساڵانی داهاتوو بیخەنە گەڕ بەتایبەتیەوە کاگراز ئاماژەی پێکردلەوەی کە بازنەیەکی بەرفراوانتر ئەگەر عەرەبەکان ناتوانن بێنە ناو کوردەکانەوە یاخود تورکمانەکان ناتوانن ئێوە لەوێ بازنەیەکی نووری حکمە جارێکی تر بنیاد بێن بۆی کە تورکمانەکان سەرپەرشتی بکەن یاخود عەرەبەکان سەرپەرشتی بکەن بۆی کە ئێوە ئامانجتان تەنها خزمەتکردنەکەیەوە. ئایا تەنها لە هاوینانە دەرس و داوامتان هەیە یاخود لە وەرزەکانی تریشدا؟ بەڵێ ئێمە بۆ بکردنەوەی بازنە لە گەڕەکە عەرەب و تورکمانەکان ئەگەر پێت بڵم لەوەیە باوەڕکردنی تۆزە زەحمەت بێ لەم شارەیە بەڕێوەبەرانی ئەم شارە چی ئێستا و چی پێشووترش یعنی جەبێکی وایەن ساز نەکردووە کە ئێمە بتوانین لە گەڕەکە عەرەبەکانە بە مۆڵەتی کوردستان و بە سەرپەرشتیاری کوردستان بتوانن چەند عەرەبێک بازنەیەک بکەنەوە هەم هەڕەشەی نەتەوەکەی خۆیان و کەسانی تونڕە و کەسانی نەتەوەپەرستی لە ناو ئەو نەتەوانە کە لە هەموو نەتەوەکانە هەیە ناتوانن لە ترسی ئەوانە ناتوانن ئەم دەستگانەی ئێمە بەرنەڕێوە و هەمیش ئەوەی کە بەڕێز باسی کرد بۆکردنەوە بۆ خوێندنەکانمان ئێمە بە بەردەوام هەموو ڕۆژەکانی ساڵ دەرگامان کراوەیە و خوێندنی منهەجیمان لە کاتی دەوامی قوتابخانەکانە تەنها ڕۆژانی شەممەیە کە لە ڕۆژانی شەمە لەلای ئێمە پشووە قوتابیەکانمان مامۆستاکانمان دەستکراون تاقی بەیانانمان بۆ خوشکانمان داناوە تاقی ئێوارەمان بۆ برایانمان داناوە وەلا هاوینانە دەستمان کراوەترە منهەجەکەمان وا دێڕێشتووە ئەبێ قوتابیەکانمان فێرخوازەکانمان لە هەفتەیەکە 2 ڕۆژ بخوێنن لە بەرەوەی پشووی هاوین ئەوانیش دەستکراوەترن مامۆستاکانی دەستکراوەترن لە پلانیشمانە ئەمانەوێ بازنە لە گەڕەکە کوردیەکان بکەینەوە. کەرکووکی دەستگای ڕۆشنبیری نووری حکمە سوپاس بۆ تەواوی ڕوونکردنەوەکانت بە ئومێدی سەرکەوتن و کاری ناوازە و جوانتر بۆ ئێوە بە تایبەت لەقی کەرکووکی دەستگای ڕۆشنبیری نووری حکمە. زۆر سوپاس. بەڵێ ئازان خۆشەویستانم جەلال جەباری پەیامنێرمان راپۆرتێکی لەسەر یەکپۆشی قوتابیانی زانکۆی چەرموو بۆ ئامادە کردوین کە ئەگونجێ ئەمە دیاردەیەک بێت لەکە لە نێو زانکۆکانی هەرێمی کوردستاندا یەکپۆشی لە نێوان قوتابیاندا هاتوۆتە دی با پێکەوە بینەری ئەو راپۆرتە بین و یەکپۆشی ئەو قوتابیانە ببینین. سیستەمی یەکپۆشی لە خوێندنگاکاندا جیاوازیەکانی نێوان خوێندکارانی کەم کردووەتەوە. ئاستی بژێوی و دۆخی دارایی خێزانەکان کە زۆر جار لە مۆدێلی جلوبەرگی قوتابیەکاندا دەرئەکەوێت بەو سیستەما یەکپۆشیە یەکسان کراوەتەوە بۆ ئەوەی لەلایەکەوە خوێندکار بە مۆدێلگەرایی جلوبەرگەوە سەرقاڵ نەبێت و لەلایەکی دیکەشەوە خودی خوێندکارە نەدار و هەژارەکەش هیچ شتێکی لە خوێندکارێکی دەوڵەمەند کەمتر نەبێت. ئەو ناوەندەی زیاتر بووەتە شوێنی مۆدێلگەرایی و خۆنمایشکردنی خوێندکاران بە جلوبەرگی جیاوازەوە زانکۆ و پەیمانگاکانن کە وای کردووە زانکۆ بە شوێنی خۆنمایشکردنی کوڕان و کچان وێنە بکرێت. سەرەتا سیستەمەکە بە شێوەیەکی ناڕازیانە قوتابیەکان ناڕازی بن لێ بەڵام خۆشبەختانە ئێستا من وەکو خۆم وەکو زانکۆکەشم سیستەمەکە پەیڕەو کراوە شتێکی زۆر باشە بۆ سەرجەم قوتابیان. پێم باشە وەکو وتم ئەو جیاوازەی نێشتە لە نێوان قوتابیانە و مامۆستا و قوتابی لێک جیا کردوێت و شێوازێکی جوانتریشە بۆ قوتابی کە بۆ زانست و علم دێ. یەکەم جار یەکپۆشی زۆر ینی جیاوازێکی نێشتە لە بین تەلەبەکاندا لە بین خوێندکارەکاندا هەروەها ئێستا ئەتوانی کە تەلەبێکی زانکۆی چەرموویت کە ناونیشانێکی ستایلێکی تایبەتت بە خۆت هەبێت لە زانکۆکەدا وەروە زانکۆی جیاوازی ئەو جیاوازیش بۆ دوی کە علمەکەمان زیاتر پێش بخەین. ئەم سیستەما لەلایەن هەنێک کەسەوە چۆنڵی باشن لەلایەن یەکسانی بۆ خوێندکارە گەڕێنێتەوە سیستەمی یەکپۆشی. وەڵی خۆم لەگەڵ سیستەمی یەکپۆشیان بەڵام هەنێک تەلەبە هەیە لەگەڵانی و من خۆم سیستەمی زۆر باش پێم ئەم سیستەمی یەکپۆشیە. یەکپۆشی ئێمە بۆ خوێندکار شتێکی نوێ نییە بەنسبەت زانکۆ نوێ بەڵام بەنسبەت ئێمەی خوێندکار و ئێمە لە قۆناغەکانی پێش زانکۆمانە یەکپۆشیمان بینیوە و یەکپۆشیمان کردووە. من وەکو خۆمە گەرەکو خوێندکارێک قسە بکەم بۆ خوێندکارێک کە گەیشتمە دە قۆناغی سێی جامیعە ئەم بڕیارم زۆر لا پەسەندە و بڕیارێکی جوانە. زانکۆی چەرموو تاکە زانکۆیە سیستەمی یەکپۆشی بۆ خوێندکارانی جێبەجێ کردووە کە بە بڕای مامۆستایەکی زانکۆکەش
بڕیاری جێبەجێکردنی سیستەمی یەکپۆشی لە نێو خوێندکارانی زانکۆ و پەیمانگاکاندا بەڕاوێژ لەگەڵ ئەنجومەنی خوێندکارانی زانکۆدا بوو کاریگەری باشی لە یەکسانکردنی خوێندکاران و نەهێشتنی جیاوازیەکاندا کردووە. لە نێوان ئێمە و ئەنجومەنی زانکۆ و لەگەڵ ئەنجومەنێکیان هەیە خوێندکاران لەگەڵ ئەنجومەنی خوێندکارانیشا دانیشتوین ئەم بڕیارە دراوە ئەوانیش پێیان باش بووە ئەمەش کۆمەڵێک مەبەست لە خۆگرێ یەکێک سیمایەکی جوانەیە بە زانکۆکە و بە خوێندکارەکان جیاوازی چینایەتی نایەڵێ لە بینی خوێندکارەکانە و هەروەها تۆ ئەگەر کەسێکی خارج زانکۆیە دەرەوەی زانکۆ بێتە ناو زانکۆکە دەرەکەوێت کە ئەم کەسە لە ناو زانکۆ نیە چونکە بۆ ئەوە با بڵێن ئەمە وا ئەکات کە جیاوازی خوێندکارەکان جیاکاتەوە لەگەڵ کەسانی دی کە نەهاتوون بۆ خوێندن بۆ ناو زانکۆ. جێبەجێکردنی سیستەمی یەکپۆشی لە زانکۆ و پەیمانگاکاندا چەند ئامانج و مەبەستێک لەخۆ دەگرێت کە دیارترینیان بەخشینی سیمایەکی جوانە بە ناوەندەکانی خوێندن و نەهێشتنی جیاوازی چینایەتیە لە نێوان خوێندکاراندا. زۆر جاریش دەوترێت ئەو یەکپۆشیە هەناسەیەکی ئارام دەبەخشێتە ئەو خوێندکارانەی لە ڕووی مادیەوە هەژار و کەم دەرامەتن. جەلال جەباری تایبەت بە بەرنامەی پەیامی ڕۆژ چەمچەماڵ. بڕگەی ڤیددیۆکانی ئێوە کەمیشە هاوکارمان پەیوەند عزەدین لە ئەڵمانیاوە ڤیددیۆیەکی بۆ نردوین کە زۆر جار بە فلایکامەکەی ڤیددیۆ سەرنجڕاکێشەکانی ئەڵمانیامان بۆ تۆمار دەکات و بۆمان دەنێرێت کە ڤیددیۆکەم ڕۆی شاخەکانی ئەلبایە لە نێوان سویسرا و ئەڵمانیا و نەمسا با پێکەوە بینەری بڕگەی ڤیددیۆکانی ئەوە بین. بەڵێ ئازیزان و خۆشەویستانم تەوەری سێمی بەرنامەکەمان قسەکردنە لەسەر پێویستی یا کاریگەری یەکپۆشی لە زانکۆ پەیمانگەکان کە چەند ساڵێکە حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی پەروەردە کار لەسەر سیستەمی یەکپۆشی جلوبەرگ لە ناوەندەکانی خوێندن بەتایبەت بنەڕەتی و ناوەندی و ئامادەی یەکە ئەوەی کە لە راپۆرتی پێشوشماندا ڕۆی یەکپۆشی جلوبەرگە لە نێو بەشێ لە قوتابیانی زانکۆی چەرموو لە چەمچەماڵ کە بێگومان ئەمە لەوەچێ لە ڕووی دەرونی و کۆمەڵایەتیەوە کاریگەریەکی باشیە بێ بەتایبەت زانکۆکە لە ئێستادا بەداخەوە وەکو پەیامێرەکەشمان ئاماژی پێکرد بۆتە مەیدانی مۆدێلگەرایی و بەجۆر لە جۆرەکان نمایشکردنی جلوبەرگ. بۆ قسەکردن لەسەر ئەم پرسە گرنگە و زەرورەتی
یا پێویستێتی یەکپۆشی لە زانکۆ و پەیمانگاکان میوانداری زۆر بەڕێز فەیسەڵ ئیبراهیم توێژەری کۆمەڵایەتیمان کردووە کە لە شاری هەڵەبجەوە دەبێتە میوانی ئەم تەوەرەی بەرنامەکەمان. کاک فەیسەڵ سڵاوت لێ بێ و سپاس بەو دەرفەتەی بە ئێمەت بەخشی. ئایا چ پێویستیەک هەیە لە یەکپۆشی جلوبەرگ لە قوتابیانی زانکۆ و پەیمانگاکان؟ ئایا ئەمە هیچ کاریگەریەکی ئەرێنی و ئیجابی هەیە لە ڕووی دەرونی و کۆمەڵایەتیەوە بۆ سەر قوتابیان؟ بەڵێ بە ناوی خوای بەخشنەوە میهرەبان سڵاو و ڕێزمەیە بۆ بینەرانی بەڕێز لە هەر شوێنێک هەن هیوادارم ژیانیان باش خۆش بێت وەختان بەخێر بێت. لە ڕاستیە مۆزوعەکە مۆزوعێکی جددیە و زۆریش بە جددی وەرنەگیراوەی ڕاستی بێ. ئەزانی قسەکە چیە؟ قسەکە ئەوەیە ئەو دەلیلە کامەیە کە ئێمە تەلەبەی ئامادەیمان پێ یەکپۆشی کرد دیارە پەیوەندیەکەمان بەهۆی خراپیاڵەکانی ئینتەرنێتەوە بچراوە تاو کاتێک کە پەیوەندیەکەمان چاک دەبێتەوە دەگەڕنەوە لای میوانەکەمان کە دیارە تەوەڕەکەمان قسەکردنە لەسەر یەکپۆشی پێویستی یەکپۆشی لە زانکۆ و پەیمانگاکان. وەک هاوکار و کاکرازی ژاماژەی پێکرد ئەوەندەی کە لە ئێستادا زانکۆ و پەیمانگاکان مۆدێل گەرایین لە نێوان قوتابیەکاندا هەیە هێندە بیر و هۆشی قوتابی کەمتر بەلای دەرس و خوێندن و ئاستی زانستیەوەیە. بۆیە ئەوەندەی کە وەزارەتی پەروەردە چەند ساڵێکە خەریکی سەرقاڵیەوەیە کە سیستەمی یەکپۆشی لە خوێندنگاکاندا بچەسپێنێت کە تا چەندە پێویستە ئایا زانکۆ و پەیمانگاکانی ژەم سیستەمی یەکپۆشیە بیگرێتەوە. دیارە پەیوەندیەکەمان دووبارە دەستی پێکردێتەوە لەگەڵ میوانەکەمان لە هەڵەبجەوە. فەرموو مامۆستا فەیسەڵ درێژە بە قسەکانت بدە گوێت لێبانە. بەڵێ بەڵێ عەرزم ئەوە بوو باسەکە ئەوەیە ئێمە ئەگەر دیفاع لە یەکپۆشیەکەین دلیلمان چییە بۆ دیفاعکردن لە یەکپۆشی و ئەگەر دیفاعیشی لێ ناکەین ڕەدیێنەوە دلیلمان چییە بۆ ڕەتدانەوەی؟ هەرکەس توانی دلیلی بەهێز بخاتە ڕووخۆی تر عەقڵی ئینسانە بێ قبوڵیکە. باسەکە ئەوەیە زانی مەسەلەن من بۆ خۆم دیفاع لە یەکپۆشیەکەم لە زانکۆ و پەیمانگاکانە. دلیلم چییە بۆ دیفاع بۆ ئەم یەکپۆشیە؟ کۆمەڵێک دلیلم هەیە. دلیل یەکەم ئەمەیە کە تەلەبە ئەگەر یەکپۆش بێ کۆمەڵێک شت کە لە دەرەوە سەرنجی ڕاکێشێ قەتعیانەکە وە زوومە خاتەوە سەر خۆی سەر ناوەوەی خۆی. ئێمە لە کاتی یەکپۆشیە تەلەبە ئەو هەموو کاتەی بۆ ئەگەڕێتەوە ئەو هەموو پارەیە بۆ ئەگەڕێتەوە و ئەوەنە شوێنی مۆدل و مۆدلکاری ناکەوێت لە ڕاستیە. ئێمە ئازاین هەمومان تەلەبە بووین بە تایبەت لە ناو تەلەبەکانی کوردستانە ئەوانەی کە لە دەرەوە تەلەبە بوون کە من بۆ خۆم لە دەرەوەش خوێندومە ئەزانم ڕاستیەکەی مۆدلکاری و جلوبەرگەوانە لە دەرەوە وەکو ئێرە نییە وەکو وەرەمی کوردستانی وەکو زانکۆکانی ئێرە نییە. ئێمە بۆچی ئەڵێن لە زانکۆکانی هەرێمی کوردستانە پێویستە یا باش وایە کە یەکپۆش بێ لەبەر ئەوەی کە عەرزم کردن کاتێکی باشە گەڕێتەوە ئەو وەختە پارەیەکی باشە گەڕێتەوە لە هەمووی گرنگتر چینە کۆمەڵایەتیەکان کەمتر دەرەکەون. وەختێک مناڵێکە وەختێک کوڕێکی گەنج کچێکی گەنج کاتێک ناتوانێت ئەوەنە ڕۆژانە جلوبەرگەکەی بگۆڕێ لە کاتی یەکپۆشیە کەمتر ڕنج لە فەقیریەکەی خۆیە. بە قسەکە ئەمەیە. من نمونەیەکی حەزرەتی عەلیتان بۆ بگێڕمەوە کە هەنێک گەڵێن حەزرەتی عومەرە. وەختێک ئەمیری مسلمانانە بێ کاتی جەژنە بێ ژنەکەی پێڵێ خێزانی پێڵێ تۆش وەکو هەموو مناڵی مسلمانان جلوبەر بکڕە بۆ مناڵەکانمان. ئەویش وەگەڵی جلی تازیان بۆ ناکرێ بۆچی جلوبەرگیان بۆ ناکرێت خۆ بە کڕینی جلوبەرگ بۆ ئەم مناڵانەی ئێمە خۆ هیچ لە وەزعی مسلمانان ناگۆڕێ هیچ دنیا کاول نابێ بە قەولی ئەمڕۆیان. ئەویش لە خۆ من ئەزانم هیچ لە وەزعی مسلمانان ناگۆڕێ بەڵام تەنیا تۆش ئەمە بزانە کە من ئەگەر جلوبەرگی تازە و جلی جوان لەبەر مناڵەکانم نەکەم فەقیرەکان ئەو دایک و باوکانەی کە هەژارن و ناتوانن جلوبەرگ بۆ مناڵەکانیان بکڕن حەداقل ئەڵێن بە مناڵەکانیان ئێوەش وەکو مناڵەکانی حەزرەتی عەلی. یعنی یەکپۆشی یەکێک لە سوودەکانی ئەوەیە کە وا لە ئینسانەکە ببورن ئەو دەنگەی من زۆر زۆرە تۆزە هەراسانمەکە ئەگەر دەنگەکەم کەمکەنەوە مەمنونە بم. ئەو یەکپۆشیە وا لە فەقیر ئەکا کەمتر لە فەقیری خۆی ڕنج بەرێ. ئەمە یەکێکە لە حکمەتەکانی یەکپۆشی. بەڵام لە دۆخێکە کە هەموو کەس ئازاد بێ هەر جلێک بپۆشێ هەر ڕۆژە و کەسێک جلێک بپۆشێ کە وەزعی مادی باشە بەڵام کەسێک کە وەزعی مادی خراپە
مانگێک یەک جل ساڵێک سێ چوار دەست جل بتوانێت بپۆشێ ئەم ئینسانە لە فەقیریەکەی خۆی زیاتر خەجاڵەتی یەکێشێ زۆرتر شەرمەندە ئەبێ عەزیەتی دەرونی زۆرتر ئەبێ و ئەبێتە باس و خواست ئەمە خاڵێکی تر گێڕانەوەی کاتە ئەزانی باس چیە باس تەنیا جلوبەرگ نییە ئەگەر ئێمە ئەمانەوێ علم گرنگی پێ بدرێت لە زانکۆکانە ئەبێ زۆر شت یەکخەی یەکێک لەوانەکە یەکی خەی تەنیا جلوبەرگ نییە لە ڕاستە یەکێک لەوانە خواردنە خواردن ئەوێ یەک بخرێ بۆ ئەوەی تەلەبە بتوانێت بە شوێن علمەوە بێ ینی ژەمە خۆراک حکوومەت بتوانێت بە پارەیەکی کەم وەگەوەی لە هەنێک لە وڵاتان هەیە بۆ تەلەبەی زانکۆی دانێ ئەو وەختە خەجاڵەتی فەقیری کەمتر ئەبێتەوە لە ناو ئینەکانیشا بەشە ناوخۆیەکانیشا لە ڕووی مۆدلکاریەوە چی لە ڕووی مۆدلکاریەوە ڕاستیەکەی ئەو کاتێک تەلەبەی زانکۆ یەکێک لە ئیشەکانی ئەبێ بە نمایشکردنی خۆی ئەو وەختە بە هەر ئەندازەیە کە یەکێک لە وەزیفەکانی ئەبێتە نمایشکردنی خۆی لە چی دوورەکەوێتەوە لە وەزیفەی ئەساسی دوورەکەوێتەوە کە بریتێ لە تەولیدی علم ینی بەرهەمێنانی علم من پرسیارێکەکەم لەو خوێندکارە بە ڕێزانەی کە ئێستا گوێیان لە منە ئەوانەی خوێندکاری زانکۆن ئەو دۆستانەی ئێمە چەندێکیان مەقالەی علمیان هەیە چەندێکیان ئەسەن مامۆساکانیان چەند مەقالەی علمیان هەیە چه بگا بەوەی تەلەبەکان چەند مەقالەی علمیان هەیە باشە ئەو هەموو بەرەو پێشونە لە پۆشینی جلو لە هارمۆنیەتی جلوبەرگ و دیزاین و ئەم شتانە جاری وایە پارەیەکی زۆرە دەن بە هێلکێک و بۆین باخی بۆی تەنسیقی هەبێ لە جیاتیەوە هیچ ئامادە نییە ئەو پارەی دانێ بۆ کتێبکردین ئەزانی یەکێک لە پێوەرەکانی گەشەسەننی کولتوری هەر خوێندکارێکەوەیە سرمایەی ئابووری تا چەندێک لە بەرەو پێشبردننی کولتوری خۆیان سەرفەکە مەسەلەن لە کڕینی کاڵای کولتوریە هەر خوێندکارێک لە ساعت چەندی سەرمایە ئابوووریەکەی لە کڕینی کاڵای کولتوریا سەرفەکە بۆ نمونەیەکێک لە کاڵا کولتوریەکان بریتە لە کتێب تا چەندێک ئەو پارەیە کە دێتە گیرفانیەوە لە کڕینی کتێبا سەرفیەکە ئەمە پێمانەڵێ ئەم تەلەبە ئەتوانێت علم بەرهەم بێنێ یا ناتوانێت توانێت مەقالەی علمی لە جۆرناڵەکانە بڵاو کاتەوە یا ناتوانێت تەلەبەیەک وەختێک داهاتەکەی مەجبورە چونکە بۆتە مۆت ینی ئەگەر شەپۆلێکە ئەگەر ئەمیش سواری شەپۆلەکە نەباوە شەپۆلەکە لەگەڵ خۆی ئەیبا ئەو پارەی کە لە گیرفانیەتی لە جیاتیەوەی بۆ ئەم هەموو جلوبەرگەت دابینیکە کە هەر ناتوانێت هەر فریاژ ناکەوێ بەڵکو ئەگەر یەک پۆش بێ ئەوە جارێ ئەو مشکلە گەورەی ئەو چۆنەڵی تێک چڕژانە دەرونی و عزیێتە دەرونی لە کۆڵە بێتەوە لەو لاوە ئەو پارەیە کە ئەوەنە لە جلوبەرگا سەرفیەکە لە کڕینی کاڵای کولتوری مەسەلەنێکی لەوانە کتێبە یەکێک لەوانە تەلەبەی هەیە مانگانە بڕێکی زۆر جلوبەرگەیە بە پارەدا بە جلوبەرگ ڕەنگە لاپتۆپی نەبێ کۆمپیوتەری نەبێ ڕەنگە ئایپادێکی نەبێ تابلێتێکی نەبێ کە ئەمانە کاڵانی ئەنی کاڵای کولتورین کە تۆ بۆ ئەوەی کە گەشە بە کولتوری بەخۆت بەیەبێ ئەم کاڵانە دەبێ بەڵێ تۆخکردنەوەی جیاوازیە کۆمەڵایەتیەکان یا جیاوازیە چینایەتەکان لە ڕێی جلوبەرگەوە کە زۆر جار مرۆڤەکان شەڕی کۆمەڵایەتی بەرامبەر ئەوانی دیکەکەن لە ڕێی بۆ منە بازنەکانی دەستیەوە ئەکسسواراتەکان مۆبیلیاتەکان جلوبەرگەکەی زۆر شتی دیکەوە تا چەند ئەمە شەڕێکی تری دەرونیە بەتایبەت هەم بۆ پۆشەرەکەی کە زۆر جار ئەوەندە پارە کۆکاتەوە تا بربەرەکانەی کچە دەوڵەمەنێکی تر کوڕە دەوڵەمەنێکی تر بکە واتە دەرونی خۆی تێک و پێگەشکێنێ دەرونی خۆی نائارامەکە پێی وایە ئەگەر لوتی عملیات نەکات لێبی نازانم قەڵەو نەکات ڕوخساری قەڵەو نەکات کە ئەمە جۆرە شەڕێکی دەرونیە بۆ خۆی پاشتری شەڕێکی دەرونیە لەگەڵ کوڕە هەژار و کچە هەژارەکەی دیکەدا بەدەر لەلایەنە کۆمەڵایەتی و جیاوازە چینایەتەکە تا چەند نەبوونی ئەم یەکپۆشیە دەبێتە شەڕێکی دەرونی هەم بۆ ئەنجام دەرەکەی هەم بۆ بەرامبەرەکەی. ئەزانین چی من ئارستان کەم لە دنیاە کە دنیایەکی گەشە سندووە بڕیار لەسەر بنەمای تحقیقە یعنی وەختێک حکوومەت لە هەر شوێنەیەکی وڵاتێکی گەشە سندوو باسەکەم من وڵاتێکی کاول و بەدبەخت باز ناکەم وڵاتێک کە بۆنی گەشە سندنی پێگا ئەو وڵاتە حکوومەت بیاوێ هەر بڕیارێک با پێشتر تحقیقێکی ئەنجام داوە تا بزانێ نەتیجەی ئەم تحقیقە پێ دەڵێ ئەو بڕیارە جێبەجێ بکە یان نەیکەی لە هەرێمی کوردستانە ئێمە جارێ هیچ تحقیقێکی جددی و علمی دقیقمان نییە حکوومەت هێرێم کردبێتی لە دوای ئەوە بڕیار بدا بەڵام ئێمە فەرزمانەوەی مەسەلەن بەم بەحسە نەزەریانە ئێمە لانی کە متوانین ئیدعا بکەین و ئیدعاکانمان دلیلی قانعکەریان بۆ بێنینەوە کەم ئیدعایانە ئێمە ڕاستن پێشەوەی کە حکوومەت تحقیقی کردبێ و بڕیار بە کە یەکپۆش بێ زانکۆکان یا یەکپۆش نەبێ
بەڵام باسەکە ئەوەیە لە یەک نەپۆشینە ئەزانی کێشەکە چیە کێشەکە ئەوەیە لە زانکۆیە ئەبێ سەرچاوی قودرەت علم بێ یعنی نابێ شتێکی تر بێ وەختێک ئێمە یەک پۆش ئەەکەین تەلەبەی زانکۆ ئەوە وای لێ یەکەین سەرچاوی قودرەتی ئەوەی کە شانازی پێوە بکە ئەوەی کە ببێتە نقطەی قووەت بۆ تەلەبەی بریتی بێ لە علم بگەڕێتەوە بۆ شتە ئەساسیەکە بەڵام کاتێک کە تەلەبەی یەک پۆش نییە ئەو هەموو ئیجازەی جلوبەرگی هەیە و ئەو هەموو ئەتوانێت جلوبەرگ لە بەرکە شتێکی تر بۆ منبعی قودرەت ئیزافە ئەبێ یا زیادە بێ کە بریتە لە جلوبەرگ یعنی ئەگەر تەلەبەیەک لە عیلما کەمی هێنا کە بریتێ لە منبعی قودرەت لە سەرچاوی هێز لە ناو زانکۆیە ئەبێ سەرچاوی هێز زانست بێ ئەگەر لەوا کەمی هێنا لە شتێکی ترا کە هیچ پەیوەندی بە زانکۆوە نیە بریتێ لە جلوبەرگ قودرەت پەیاکە هێز ئەدۆزێتەوە بۆیە من هەمیشە وتومەوە ئەژڵێم شتێک کە ئینسانە بێ شانازی پێوە بکە نابێ پێدراو بێ ئەبێ بەدەست هاتوو بێ ئەزانی دۆخی اقتصادی بڕێکی بە تایبەت بۆ تەلەبەی زانکۆ ئەڵبەت هەمووی وانە تەلەبەی زانکۆی زۆر حاڵیمان هەیە لە ژیان و خۆی ئیشەکە خۆی بۆتە سەرچاوی داهات بۆ خۆی بەڵام ئەو تەلەبانەی کە زۆر منبعی قودرەتیان بە جلوبەرگەکانیان نەزانن لەو تەلەبانە نین بەداخەوە زۆر باشە ئەو تەلەبانە ئەوەی کە هەیەە پێدراوی خواییە بە دەزاتوی ئینسانی نییە بۆ نمونە لە دایک و باوکێکی دەوڵەمەند لە بنەماڵەیەکی دەوڵەمەند ئەوەی بۆ ماوەتەوە ئەمیش دێک کەشفشی پێوەکە بەڵام تەلەبەیە کە خۆی علم ئەتوانێت بەرهەم بێنێ خۆی فێر بێ ئینسان ئەبێ هەمیشە بەو شتەوە شانازی بکە کە خۆی بەدەستی ئێنێ نەک پێی دراوە زۆر باشە ماوەستا فەیسەڵ ئایا تا چەندە ئەو مۆدێلگرایی کە ئێستا لە ناو زانکۆ پەیمانگاکانی هەرێمی کوردستاندا هەیە هۆکارن بۆ دابەزینی ئاستی زانکۆ پەیمانگاکان واتە زیانەکانی نەبوونی یەکپۆشی لە زانکۆ پەیمانگاکان چی و چین؟ ئەزانی چی من ناڵێم ئەگەر یەکپۆشی نەبێت دنیا کاولە بێ و ئیتر عیلم دەفتە کتێبەکانە بێ پێچینەوە ڕاستیەوەی دعایانە ناکەم ناڵێم بە پیادەکردنی یەکپۆشی ئیتر عیلم ئەچێتە حوتە بەقەی ئاسمان ئەم ئیدعایە ناکەم ڕاستیەکەی من ئەڵێم حاڵ ڕەنگە باشتر ببێ بۆ ئەڵێم حاڵ ڕەنگە باشتر ببێ بەم دەلیلانەی کە عەرزم کردن یعنی ئیدعایەوە ناکەم هەرچی خراپی هەیە لە زانکۆکانە هی ئەوەیە کە ئێمە تەلەبەکانمان یەکپۆش نین یا ئەگەر یەکپۆش بن عیلم ئیتر بەرهەمێنانی مەقالەی زانستی و کتێبی زانستی و سەرچاوی علمی زیادە بێ من ئەم ئیدعایە ناکەم لە ڕاستیە بەڵام ئیدعایەوە ئەەکەم کە بە یەکپۆشی لەگەڵ دۆخێک یەکسان یەکپۆشی باشترە لە یەک نەپۆشی لە جلوبەرگی جیاواز بەو دەلیلانەی کە عەرزم کردن زەرەرەکانی ئەوەیە کە تەلەبە لە جیاتی ئەوەی زوم خاتەوە سەرخۆی لە جیاتی ئەوەی لە عیلما بە شوێن سەرچاوی هێزەوە بگەڕێ لە جلوبەرگا ئەگەڕێ لە جیاتی ئەوەی شانازی بەوە بە شتێکەوە بکا کە بەدەستی هێنێ شانازی بەوە بکا کە شتێکی پێدراوە لە جیاتی ئەوەی ئەم تەلەبەیە مەشغوڵی ژیانی خۆی بێ لە ناو ژیانی ئەوانی ترا غەرق ئەبێ دیقەتی ئەوانی ترەیە سەرنجی ئەوانی تر ئەیە خاڵێکی ترەوەیە کە ئەم ئینسانە شوێنی مۆدێلات ئەەکەوێ شوێنی مۆدل و مۆدلکاریەکەوێ ئەزانی کێ شوێنی مۆدل و مۆدلکاریەکەوێ ئەوانەی کە لە ناوەوە زەعیفن لاوازن وەختێک لە ناوەوە زەعیفن و لاوازن مەجبورن کۆمەڵگا ئەکسەرەن چی کرد ئەمانی شوێنی کەون ئەو وەختە ئینسانی لاوازمان بۆ بەرهەمێ ئینسانێک کە توانای ڕاوەسانی بەرامبەر بە حەزەکانی خۆی نییە مەجبورە تەسلیمی حەزی کۆمەلگا بێ حەزی زۆرینە بێ کە ئەو حەزی زۆرینەیە این نییە دلیلێکمان بۆ ئەوە نییە کەم حەزی زۆرینە دلیلێکی چاکە هەرچیەک زۆرینە پەسەندی کرد و بوو بە مۆدێ ئەخۆ مۆدێل یانی ئەوەی کە زۆرینە قبول یەکەن هەرچیەک مۆدێل بوو زۆرینە پەسەندی کرد کێ وتوێت ئێمە شتێکی باشە ئێمە دلیلی منتیقیمان بۆ ئەم قسەیە نییە ئێمە باسمان ئەوەیە کە ئینسانە لاوازەکان شوێنی مۆدلات دەکەوێن عادەتەن وەختێک جلوبەرگ جیاواز بوو مۆدلاتی جیاواز دروزە بێ ئینسان لە جیاتی ئەوەی شوێن سەری بخاتە سەر کتێب بە شوێن نووسینا بگەڕێ بە شوێن خوێندنەوە بگەڕێ ئینسان بە شوێنەوە فەیسەڵ ئیبراهیم توێژەری کۆمەڵایەتی سوپاس بۆ پەیوە جوانەکانت کە لە شاری هەڵەبجەی شەیدەوە پێشکەشی بینەرانی بەرنامەی پەیامی ڕۆژت کردن سوپاس بۆ دەرفەتەش بەڵێ ئازان خۆشەویستانم لەگەڵ هاوکارم کاک جەلال محەممەد پرۆگرامی ئەمڕۆی پەیامی ڕۆژتان پێشکەشکرات تا بەیەگەشتنە بێکتر لە ئەڵلقەیەکی تری بەرنامەکە بەخوای گەورە میهرەبانتان ئەسپێرین خواتان لەگەڵ.